ژیانی شێری ژیانی بەخشندەی ماڵ و سال و جان 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 ڕۆڵەی کارگەری باڵە و ڕەنجەری مێژ و ناشێنایی تاجانمان مابێت میرلا مێشکابێت هەوڵدان تێکۆشان بۆ ژان 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 پیشەی ئێمەیە ڕێگەی ئێمەیە تاگەینا دوایی دێن نەتاقیڕێ نادووری دێ سەرما و برسێتی و ئازاری ژان 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 نامان ڕووخێنێ بیرمان ناسێنێ دوایمان تێناهێنێ خوێنی شاهیدان ئەو تۆوەی ڕووان هەزاران گوڵی سووری جوان 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 مەشغەڵ بەدەستن یەک بیر و هەستن تا سەرکەوتن ناوەکن پارتیزانی شێری ژیانی بەخشندەی ماڵ و سار و جان 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 ڕۆڵەی کارگەری باڵە و ڕەنجەری مێژ و بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش بێت. 11مین ڕۆژی بەرخودان و خۆڕاگریتان باش. ئەمڕۆ لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە لەگەڵتانین کە ڕۆماڵی هەواڵ و ناڕزایەتیەکانی سەراسەری ئێران و کوردستانتان پێشکەش بکەین. ئەمڕۆ چوارشەمبە 17 بەفرانباری 1404 هەتاوی بەرامبەرە لەگەڵ 7 ژانەویەی 2025. من لەگەڵ هاوڕێیانی هاوکارم لە پەخشی ڕاستەوخۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە خزمەت ئێوەی خۆشەویستاندای. ئازیزان، ئەو ژمارە تەلەفۆنەی کە بۆ پەیوەندیگرتنی ئێوەی خۆشەویست لەبەردەستە و دەتوانن لە ڕێگای واتساپ و تەلەگرام پەیوەندیمان پێ بکەن، پەیام و نامە و هەواڵ و ڤیدیۆ هەواڵمان بۆ بنێرن بەم شێوەیە: 2046 702 61 67 64. لە ڕێگای واتساپی ئەم ژمارە تەلەفۆنە یاک و تەلەگرام دەتوانن بێنە سەر هێڵی تەلەفۆن لەگەڵ بەرنامەکەمان بن، یاک و پەیام یا هەر وتەیەکتان هەیە لەگەڵ ئێمە و بینەران دابەشیکەن. ئەمڕۆژ جارێکی تر ناڕزایەتیەکان لە ئێران کە لە 4 بەفرانبارەوە دەستی پێکردبوو درێژەی کێشا لە شارەکانی تاران، مەشهەد، نەیشابوور، قەزوێن، کەرەج، کرماشان، ئیلام و زۆربەی شارەکانی تری کوردستان. ئێران ئەم خەباتە لە دژ بە کۆماری ئیسلامی و بەردەوام بوو. بازاڕیانی تاران جارێکی تر دوکانەکانیان داخست لە شوێنە جۆرا و جۆرەکانی شارەکانی تری ئێران، بەتایبەت چین و توێژی ناوبازاڕ و دوکانداران بە ئەتراز بە گرانی و هەژاری، بە ئەتراز بە نەبوونی ئازادی، بە ئەتراز بە سیستمی سەرکوتگەر و داپڵۆسێنەری کۆماری ئیسلامی مانیانگرت، ناڕزایەتیان دەربڕی، هاتنە سەر شەقام و جارێکی تر دەمودەستگای ئەمنیەتی کۆماری ئیسلامی لە باتی وەڵامدانەوە بە ویست و خواستی ناڕازیان دەستی بە خوێن تێکەڵاو بوو، زۆربەی لاوەکانی لە تەقەی ڕاستەوخۆ لە سەر شەقام شەهید کرد،
یاکو بریندار و زۆربەشی ڕەوانەی گرتوخانەکانی خۆی کرد. هەتا ئێستا کە ئێمە ئەم بەرنامە پێشکەش دەکەین زیاتر لە 285 نقطە لە 92 شار و 27 پارێزگای ئێران ناڕزایەتی دەربڕدراوە. لە ناو ئەمانەیە نزیک 34 کەس گیانیان بەخ کردووە کە 5 کەسیان منداڵی ژێر 18 ساڵ بوون. زیاتر لە 2100 نەفەر گیراون و دەست بەسەر کراون. لە ناو ناڕزایەتیەکان کە لە بازاڕی شاری تاران دەستی پێکرد تا ئێستا بە پێی ئامارەکان هەروەکو باسم کرد 5 مناڵی ژێر 18 ساڵی تیا بووە، نزیکەی 60 دانە ژنی تیا بووە، 220 کەسیش لەو شار و مندانە. ئەم ئامارانە بە پێی سەرچاوەکانی لایەنەکان یا ڕێکخراوەکانی لایەنگری مافی مرۆڤ کە چالاکن لەو بوارەدا لە ئێران لە کەناڵەکانی ئەوانەوە وەرگیراوە. هێزەکانی سەرکوتگەر بە تەقەی ڕاستەوخۆ بە سلاحی گەرم یاکو بە ساچمەی و بە ماشێنی ئاوهاوێش هەوڵیان داوە بەر بە ناڕزایەتیەکان بگرن. دانشگاکان و خوێندکاران هاتوونەتە سەرشەقام. هەر ئەمڕۆ دانشگای کرماشان و دانشگای بجنور هاتبوونە سەرشەقام و بە ناڕزایەتیەکە پەیوەست بوون. هەتا ئێستا لە لۆڕستان 8 کەس و ئیلام 5 کەس و کرماشان 4 کەس و 4 محاڵی بەختیاری 2 کەس و لە قوم و هەمەدان و ئیسفەهان هەر کامێکیان 1 کەس کوژراوە. ئەو ناوانەی کە لە یەکێک لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بڵاو بووەتەوە. خۆشەویستان، کۆمەڵانی خەڵک هاتوونەتە مەیدان کە هاوار بکەن و بڵێن کە ئێمە لە یەکێک لە چارەن و ساسرین قۆناغەکانی مێژووی هاوچەرخداین. ڕاوەساوین و دەڵێن ئەمڕۆ لە شەقامەکان، مانگرتنەکان، ناڕزایەتیە سەرتاسەریەکان بەردەوام دەبین و درێژە پێدەری شۆڕەشی ژیان ئازادی دەبین. چیتر خەڵکی ناڕازی ئەو ستەمەی کە لەلایەن کۆماری ئیسلامیدا بەسەری سەپا بوو قبوڵی ناکەن و لە 4 بەفرامبار هەروەکو ئاماژەمان پێدا ناڕزایەتیەکان دەستی پێکردووە و بۆ دفاع لە کەرامەت و حورمەتی ئینسانی، بۆ دفاع لە ژیان، بۆ دفاع لە ئازادی، بۆ دفاع لە یەکسانی و بەرابەری ژن و پیا و هاتوونەتە سەر شەقام و بە گوێرەی زۆرێک لە چالاکانی سیاسی ئەم ناڕزایەتیە درێژەدەری هەمان ناڕزایەتی هایەکە کە لە خەرمانانی ساڵی 1401 بە شۆڕەشی ژینا پێناسەکرایە. خەڵک دەڵێن ئێمە لە سەنگەری دژ بە حیجابی زۆرە ملی ڕاوەساون و ڕامانگەیان کە ئاپارتایدی جنسی و ڕەگەزی قبول ناکەین. ڕامانگەیان کە لە خورافە بێزارین و بازرگانی بەسەر کەرامەتی مرۆڤدا ناکەین. کاتێک کە وەڵاممان گولە زیندان و لە سێدارە بوو دووبارە هاتوینەتەوە مەیدان و بە هاواری قایمتر لە پێشوو یەکگورتوانەتر دژ بە فەقر و فەساد ڕادەگەێنین کە تا سەرکەوتنی شۆڕەشی ناتەواومان لە مەیدان دەمێنین. ناوبڕێک و دینەوەلاتان.
دەکەن بەسەر شانە ئاوازێکن ئەقیژێنن بەسەر لێوی هەروەک ئاگادارن حەولایەنی سیاسی چالاک لە کوردستان لە بانگەوازێکی هاوبەشدا داوایان لە خەڵکی کوردستان کردووە کە ڕۆژی پێنجشەمبە واتە سبەینێ لە مانگرتنێکی گشتیدا هەم درێژە بە ناڕەزایەتی بدەن و هەم بە شێوازێک پشتیوانی لە نەڕەزایەتیە جەماوەریەکانی ئاستی ئێران بکەن. ئەم حەولایەنە سیاسیە کە بریتین لە کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران، کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان، کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران، حیزبی دیموکراتی کوردستانی ئێران، پارتی ئازادی کوردستان، پارتی ژیانەوەی ئازادی کوردستان، حیزبی خەبات. ئەم حەولایەنە سیاسیە لە بانگەوازێکی هاوبەشدا بە ناوی ناوەندی دیالۆگ داوایان لە خەڵکی کوردستان کردووە کە بەیانی لە مانگرتنێکی گشتیدا و لە ئاستی هەموو کوردستان پشتیوانی بکەن لەو خەباتە جەماوەریەی کە ئێستا لە باقی شارەکانی ئێران لە ئارادایە. لە بانگەوازی ناوەندی دیالۆگ بۆ هاوکاری کە بریتی بوون لەو حەو حیزبەی کە ئاماژەم پێدا، دەڵێت خەڵکی خۆڕاگری کوردستان، حیزب و لایەنە سیاسیەکانی ئێران و کوردستان، ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی، شەپۆلی نوێی ناڕەزایەتیە سەرانسەریەکان لە ئێران داچێتە دەیەمین ڕۆژی خۆی. ئەم ناڕەزایەتیانە ناگوتنێکی ئاشکرا بەرز و گشتی دیکە بە تەواوەتی کۆماری ئیسلامیە سەبارەت بەو هەموو نەهامەتیە لە مێژووی دەسەڵاتداریەتی خۆیدا بۆ گەلانی ئێرانی بە دیاری هێناوە. ئامانجی ئەم ناڕەزایەتیانە لە ئێران و کوردستان ستاندنی ماف و ئازادی، گەڕاندنەوەی کەرامەتی ئینسانی و کۆتایی هێنان بە سیاسەتی حاشاکردن، پەراوێز خستن، کوشتن، تێرۆر و هەڵاواردنە نەتەوەیی و فەرهەنگیەکانە. کوردستان لە 47 ساڵی ڕابردوودا پێشەنگ و ڕەچەشکێنی ئەو ناگوتنە و سەنگەری هەمیشەیی لە گیران نەهاتووی ئازادی خوازی و بربەرەکانەی دژی کۆماری ئیسلامی بووە. هەروەها بە بزوتنەوەی ژینە ژەنجیان ئازادی دەسەڵاتی دیکتاتۆری کۆماری ئیسلامی تووشی گەورەترین قەیرانی شەرعیەت لە نێو خۆ و دەرەوەی وڵات کرد. سەرهەڵدانی ناڕەزایەتیەکان لە ناوچەکانی خواروی کوردستانیش پیشانیندا کە ژیلەمۆی ئەو ڕاپەڕینە هەروە گەشاوەیە. بۆیە خۆپیشاندانەکان بە توندی سەرکوت کران و لە مەلەکشای تاوانێکی گەورە خوڵقێنراوە. ئێمە سەرکوتی خۆپیشاندانەکان و گرتنی خەڵکی ناڕازی و مافخوازی ئێران کە سیاسەتی هەمیشەیی دەسەڵاتی ئێران بووە بە توندی مەحکوم دەکەین و بە مەبەستی پشتیوانی لە ناڕەزایەتیە سەرانسەریەکان هاوپەیوەندی لەگەڵ هاونیشتمانمان لە کرماشان، ئیلام و لە ڕووستان داوای مانگرتنی گشتی لە ڕۆژی پێنجشەممە 18 بەفرامباری 1404 دەکەین. کوردستان بە مانگرتنە گشتیا جارێکی دیکە نایەکی گەورەی تری بە دیکتاتۆری کۆماری ئیسلامی دەڵێتەوە و پێ لەسەر مافەکانی دادەگرێتەوە کە ئازادی، یەکسانی و مافەڕەواکانیەتی. داوا لە سەرجەم حیزبە سیاسیەکان و ڕێکخراوە مەدەنیەکانی ئێران و کوردستانیش دەکەین بە هاودەنگی و یەکگرتوانە لە بەرامبەر تاوانەکانی کۆماری ئیسلامیدا هەڵوێستیان هەبێ و بەدەم ئەم بانگەوازەوە بێن. بژی هاوپشتی و یەکگرتووی خەڵکی مافخوازی کوردستان بڕوخێت کۆماری ئیسلامی ئێران. خۆشەویستان، هەروەکو ئاماژەم پێدا ئێمە ژمارە تەلەفۆنێکمان دانابوو بۆ پەیوەندیگرتن لە ڕێگەی واتساپ. چەند تەلەفۆنمان بۆ هاتووە، داوای لێبوردنەکەین ئەگەر ڕاستەوخۆ نەمان هێنانە سەر هێڵ، بەڵام
چەند پەیامێکمان بۆ هاتووە من هەوڵەدەم بە تەرتیب بە نۆبەت بیان خوێنمەوە. هەواڵێک پەیامێک لە منتەقەی ساراڵەوە، هیوادارم وە خۆی بتوانم بخوێنمەوە. پەیامێک لە منتەقەی ساراڵەوە لە تاڵەسوار و ئەفراسیاوە، بانگەوازی ڕۆڵە شۆڕژگێڕانی کوردستانەکەین. شنەی بای هەواڵێک لە لای کاکفواد و کاکشوانەوەڵێن ڕۆڵەکانمان دووبارە سەر شاخەکانی کوردستان دەگرن. دووبارە کوچە و کۆڵانەکانی سنە بکەنەوە بە سەنگەر. لەبان کوچکە ڕەشەوە سرودی بانگەوازەکەی کۆمەڵە بخوێنن و بەرخودانەکەی کاک فەخرە دووبارە بکەنەوە. لەسەر بێسیمەکەی گوردانی شوانەوە بەرەو ئارێز و نەکەرۆز و شاهۆ بڵێن نوقتەی ئلحاقتان کوردستانی ئازادە. بە هەواڵی سەرکەوتنتان دڵی خەڵکەکەی کوردستان شاد بکەنەوە. هێزەکانی کۆماری ئیسلامی تێکفشکێنن، وەکو دکتۆر جەعفەر دەرمانی دەردی هەژاران بن. بیرە عەداڵەت خوازەکەی کاک سدیق بن. لە کاکخانەوە فێری خۆڕاگری بن. لە ڕۆژەکەی کاک حەمەحسەین دەنگ ڕاگرن. بیرتان بۆ ڕاستی و سەداقەت و پاکی و ئەخلاق و کردەوەی چاک پەروەردە بکەن و بە دەنگی چەکەکانیشتان بۆ ڕزگاری گەلی کوردستان تێبکۆشن. ئێمە ڕێبوارانی ڕێبازەکەی کاکفواد و کاکشوانین لە ساراڵ و ئەفراسیاو. زۆر سپاس بۆ ئەم بینەرە خۆشەویستە کە ئەم پەیامەی بۆ نردبووین. پەیامێکیشمان بۆ هاتووە چەند دانە معلوماتی بۆ نردوین لە هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی لە شاری مەریوان. عەکس و وێنەکانی بۆ نردوین. دەڵێن کە ناویشی بردووە، ناوی سەردار چەندانە ڕئیسی سپا و ئەوانە، کە ئێمە هەوڵە دەین دوایی بە ڕەچاوگرتنی هەندێک ملاحەزە ئەگەر جێبەجێ بوو حتمەن بڵاوی یەکەینەوانە. وتوێتی کە گوایە 744 واحدی ماڵی سازمانیان تەرخان کردووە بۆ هێزە سەرکوتگەرەکان کە هێنراونەتە مەریوان. لە چەند شوێن جێگیریان کردوون، ڕێکیان خستون بۆ ترساندن و تۆقاندنی خەڵک. گوایە خەریکن تەلەفۆن شنو دەکەن. توێتی ئەمە توێتی لە ڕێگای تەلەفۆن ئێوەوە بزانن کە پەیامێک بدەن کە خەڵک وریای پەیوەندی و تەلەفۆنە ڕاستەوخۆکان بن، ڕعایەتی مەسایلی ئەمنیەتی بکەن. هێزێکی زۆر کە ئێستا ناوی فەرماندەکانیشی بۆ نردوین ڕژاونەتە شاری مەریوان و لەوێ خەریکن خۆیان سازمانەدن و ئەوەی کە باسم کرد نووسیوێتی کە تقریبا 744 واحدی مەسکوونیان بۆ سازمان داون لە ببەخشە تەنها لە مەریوان نییە، لە سەقز، بانە و مەریوان. زۆر سپاس بۆ بینەرە خۆشەویستە، سپاس بۆ معلوماتەکەی. هەر لەو بابەتەوە هەر معلوماتێک هەر شتێکی تازە هەیە بۆمانی بنێرین. ئەم بەڕێزە ناوی ئادرس و شوێنی ژیانی ئەو هێزە سەرکوتگەرانیشی بۆ نردوین. پەیامێکی ترمان بۆ هاتووە ڕاستیەکەی تێکسەکەی تێکەڵ نووسراوە، بۆم ناخوێنرێتەوانێ مەبەستی چییە نازانم بە چ فۆن تێک نووسراوە. لە هەر حاڵ ئەوەی کە ئەو بینەرە خۆشەویستەمان لە پەیامان نردوێتی ئەوەیە کە هێزێکی زۆر لەلایەن کۆماری ئیسلامی لە باقی شارەکانی تری ئێرانەوە هاتوونەتە کوردستان، فەزایان ملیتاریزە کردوە، فەرماندەکان ناوی بردوون، چەند فەرماندەیەکی ناو بردووە، ژمار تەلەفۆنەکانی ئەو فەرماندانی بۆ نردوین، شوێنی نیشتە جێبوونیانی نردووە و گوایە لە مەریوان، بانە، سەقز لە 744 دانە ماڵی مەسکوونی نیشتەجێ کراون و ئەمانە ئامادەن بۆ ئەوەی کە بەیانی
بیانەوێت فەزایەک لە ترس و وەحشەت لە ناو کۆمەڵانی خەڵک دروستکەن. دیارە کە ئەمە پلان و نەخشەی کۆماری ئیسلامیە. کۆماری ئیسلامی لە هەر کوێیەک بە تایبەتی لە کوردستان دەنگی ناڕەزایەتی هەبێ لێی دەترسێت. دەزانێت کوردستان جغڕافیایەکە کە حیزب و لایەنە سیاسیەکان ڕۆڵیان هەیە. خەڵک گوێ لە لایەنە سیاسیەکان ئەگرێت. ئێستاش باش ئاگادارە کە لایەنە سیاسیەکان بڕیاری مانگرتنی گشتیان داوە لەگەڵ خەڵکی کوردستان بۆ بەیانی. هەموو نەخشە و کردارێک دەنوێنێت بۆی کە ئەمە سەر نەکەوێت. ئەوەی کە دەتوانێت لە بەرامبەر هەموو ئەو فەزای ترس و وەحشەتە لە هەموو ئەو تاکتیکانەی کە کۆماری ئیسلامی بۆ تۆقاندنی خەڵک بەکاری هێنێت کە ئێوە باشتر دەزانن بە تەجروبەی ساڵانی پێشوو، بە تەجروبەی مانگرتنەکانی پێشووتان، بە تەجروبەی مانگرتنی دوای گیانبەکردنی شوانەی سێقادر و فەرزادی کەمانگەر و ڕامینی حسین پەنایی و شۆڕشی ژنجیان ئازادی و لە هەموو ئەو مانگرتنانەی کە ئێوە ئەزمونتان لێ وەرگرتووە دەزانن کە کۆماری ئیسلامی لە چ تاکتیک گەلێک کەڵک وەرەگرێت. ئێوە دەتوانن بەیانی بە حرەکەتێکی جەماوەری، بە حرەکەتێکی گشتی ئەگەر لە شارێکی کوردستان دایا 15 دوکان دابخرێت ئەتوانن بشنە سوراغیان، دەتوانن بانکێشتیان بکەن، دەتوانن عەزیەت و ئازاریان بدەن. بەڵام ئەگەر لە شارێکی کوردستان زۆربەی هەرە زۆری دوکان و بازاڕدار بخرێت، ئیدارەکان دابخرێت، مەدارسەکان تەحتیل بێت، دانشگاکان تەحتیل بێت، چیتر کۆماری ئیسلامی دەستی ئەوەندە بۆ سەرکوت ئاوەڵا نابێت. جارێکی تر بێڵێمەوە ژمارە تەلەفۆنی ئێمە بۆ پەیوەندی گرتنمان 2046 702 61 67 64. هاوڕێیانی هاوکاریشم بە تێکست لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکان دایان ناوە. لە ڕێگای واتساپ یا تەلەگرامەوە دەتوانن هاوشێوەی ئەم هەواڵە یا هاوشێوەی ئەو پەیامە جوانەی کە لە ساڕاڵ و ئەفراسیاوە بۆمان هاتبوو ئێوەش پەیوەندیمان پێ بکەن، دەتوانن بێنە سەر هێڵی تەلەفۆنیش بیر و بۆچوون و ڕای خۆتانمان لەو بارەوە پێ بڵێن. میوانێکی خۆشەویستمان لایە هەپەپێ وتەی هاوڕێیانم هاوڕێ ئیبراهیمی عەلیزادە ئەگەر لەسەر خەتە و ئامادەیە هاوڕێیانی بەشی تەکنیک ئەو کاتت باش سڵاو لێبێ و سپاس بۆی کە قبوڵی زەحمەتت کرد لەم بەرنامە بەشدار بووی. زۆر سپاس و سڵاو بۆ ئێوە و بۆ بینەرانی عەزیز. هاوڕێ ئیبراهیم هەرچەند بەڕێستان لە دوو پەیامی جیاوازدا بە زمانی کوردی و فارسی بڵاوتان کردەوانێ و داخوازیەکانی خۆت یا تەوقعاتی خۆت بەرامبەر بە خەڵکی کوردستان لەو دوو پەیامەدا بە ڕۆشنی هاتبوو. بەڵام پێمان باش بوو لەم بەرنامە بەشدار بیت و بە هەندێک پرسیاری ورتر وەڵاممان بدەیتەوە هەم لەسەر مانگرتن هەم لەسەر ناڕەزایەتیەکان. پێشەوە بڵێم تایبەتی ئێستا من قسەمە کرد باسم لە مانگرتەکانی پێشووی خەڵکی کوردستان و ئەزمونەکانی لەو بارە کرد. حەزەکەم بزانم تایبەتمەندی مانگرتنی بەیانی هەژدەی بەفرامبار چییە لە ڕایەوە؟ یەکێک لە تایبەتمەندی هەرە گرنگەکانی ئەوەیە کە کۆمەڵانی خەڵکی کوردستان بە هاودەنگی خۆیان هاوپشتی خۆیان لەگەڵ کۆمەڵانی خەڵکی ئێران لە هەموو شارەکان کە لەو ڕۆژانەدا هاتوونە سەر شەقام یا مانیان گرتووە یا بە شێوەی جۆرا جۆر ئەتراز و ناڕزاتیدا دەبڕێن ئەوە بە دەنگێکی بەرز ڕادەگەیەنن. ئەهمیەتی ئەو حرەکەتە لەوەدایە کە حرەکەتێکی جەماوەریە و معمولەن لە هەموو مانگرتنەکانی پێشوشدا هەر ئەو تایبەتمەندی هەبوو. تایبەتمەندی مانگرتنی گشتی ئەوەیە کە ئیمکانی ئەوە دەدا فەرسەتی ئەوە فراهەم دەکا ئەو خەڵکەی یا ئەو کەسانەی کە بە هەر دەلیلێک توانای ئەویان نییە لە خۆیان ڕنابینن وەزئی تەمەنیان ئیجازە نادا بە هەر شکلێک لە شکلەکان مشکلێکیان هەیە بۆ هاتە سەر شەقام لەم ڕێگایەوە هاودەنگی خۆیان لەگەڵ هەموو کۆمەلگای ئێران و لەگەڵ هەموو هاوچارە نووسانی خۆیان ڕادەگەێنن.
تایبەتمەندیەکەی ئەم مانگرتەی سبەینێ و هەموو مانگرتەکانی پێشوش لە کوردستان لە جەماوەری بوونەکەیدا بوو پێش هەموو شتێک ینی ئیتر دوژمن ناتوانێت ادعا بکە بڵێ ئەوە ژمارەیەکی کەمن هیچ چاواشەکارێکی بۆ ناکرێت چونکە مانگرتنەکە بەبەرچاوی هەموو میدیاکانەوە بەرچاوی هەموو خەڵکەوە بەڕێوە دەچێت و هیچ بەلاڕێدابردن یا ئامار و زانیاری نادروستی ناتوان لە مەوردیدا بڵاو بکەنەوە هیچ ادعایەکی ناڕەوە هەڵ ناگرێ وازەحە مەسەلەکە یعنی لە واقعدا وەکو ڕێفراندۆمێک وایە وەکو ڕێفراندۆمێکی وایە کە خەڵکی کوردستان بە میلیۆن ڕەنگیان بێ ئەم ناڕزاتی دەبڕینەوە ئەم ئەترازە لە ئاستێکی میلیۆنیدا ڕنگدانەوەی هەبێ دەنگدانەوەی هەبێ و ئەوە کوردستان ئەو دەورەی هەیە ئەو بەپێ ئەو سنەتانەی کە تا ئێستا بەڕێوە چووە ئەو دەورەی هەیە کە دەتوانێت نیشان بدا نەفرەت لەو ڕژیمە یا داخوازیەکانی لە پشتیوانیەکی میلیۆنی بەهرەمەندە ئەوە گەورەترین تایبەتمەندیەتی لەوەش مهمتر ئەوەیە کە ئەمە ئەم حرەکەتە حرەکەتێکی سیاسیە ینی بەو معنا ئەمە مانگرتنێکی سیاسیە تەنیا مانگرتنێک نییە و داخوازێکی دیاریکراو بەڵکە ئەوە پشتیوانێکی سیاسی عمومیە کە لە حرەکەتێکی جەماوەری و عادڵانە لە ئاستی هەموو ئێراندا بەرەوە دەچێت ئەلبەتەوە مانای ئەوە نییە کە خەڵکی کورد خۆی داخوازی تایبەتینەیە ئەو مانگرتر ناتوانێت داخوازی تایبەتی هەبێت بە بڕای من هەموو وانە دەتوانێت هەبێت بەڵام ئەوەی کە لە ڕۆژێکی دیاریکراودا ئەو پەیامە دەنێردرێ ئەو پەیامە پێش هەموو شتێک کارکردی سیاسی هەیە دیارە خەباتی خەڵکی کوردستان خەباتی خەڵکی ئێران نەبەو مانگرتە دەستی پێ کردەوە نەو بۆ مانگرتە تەواو دەبێت ئەو مانگرتنە دەبێت وەکو حرەکەتێک لە ناو کۆمەڵێک حرەکەتی دیکەدا ئەسەنگاندی بۆ بکرێ و چاو لێ بکرێت ئەو حرەکەتانە هەموو جۆرێک دەتوانێت بێت کوردستانی شۆڕژێر ساڵهای ساڵە مقاومەت دەکات ئەشکالی جۆراجۆری مقاومەتی کردووە لە خەباتی چەکداریەوە بگرە تا خەباتی مەدەنی تا خەباتی سیاسی هەموو جۆرێکی لە قۆناغی جۆراجۆر تاقی کردوتەوە ئێستاوە لەو قۆناغەدا و بە تایبەتیشکە جمهوری ئیسلامی شمشیری لە ڕۆ بەستۆ لە دژی خۆپیشاندەران و لە ماوەیەکی کەمدا لە چەند بەشێکی کوردستان ژمارێکی زۆر لە خەڵکی گیانیان بەخت کردووە لە پێناوی خەباتی عادڵانی خۆیاندا ئەم حرەکەتە دەتوانێت لە هەمان کاتدا ڕێگایەک نیشان بدا بۆ ئەوەی کە خەڵک بەبێ ئەوەی نیگەرانی تەلەفات و خەسارەتی زۆر بێ ئێرادەی خۆی نیشان بدا بە هەموو دنیا بە ڕژیم بە دۆستان و بە دوژمنانیش کاک سیبراهیم پامێکمان بۆ هاتبوو حەزەکەم بە کورتیش ئەگەر وەڵام بۆ پرسیارە باس لەوە دەکات کە هێزەکانی سەرکوتگەر لە باقی شارەکانی ئێرانەوە ڕۆژاونەتە کوردستان ئێستا زۆربەی شارەکانی ئێرانی گرتوێتەوە ناڕەزایەتی زۆربەی سەرشەقامەکان لە زانکۆ بگرە هەتا کارگا هەتا بازاڕیەکان هەموو لەسەر شەقامن بۆچی ئەم هێزانە ئاوا لە ڕۆژێکا کە مانگرتنیش ڕاگەیەندراوە خۆ فراخان نەدراوە بێنە سەر شەقام خۆ فراخان نەدراوە بێن تەزاوراتکەن لەسەر ئەوە بۆ ئەم هێزە ئەمنیەتیانە هاتوونەتە کوردستان و بەو ئەزمونانەی کە خەڵکی کوردستان هەیەی پێشنیارت بەرامبەر بەم فەزای ڕۆعب و وەحشەتە بۆ خەڵکی کوردستان چییە؟ واقعیت ئەوەیە کە شەپۆلێک لە وشیاری مەوجێک لە وشیاریەکی جێکەوتوو لە ناو کۆمەلگای کوردستان دێت و دەڕوا وشیاریەک کە لە ناو ئەو خەڵکەدا شکلی گرتووە و وردە وردە خەریکە ڕۆڵەتێکی ڕێکخرا و سازماندراویش پەیدا دەکات ڕەهبەرانی خۆی دۆزیوەتەوە تەبعیەت دەکات لە ڕەهبەرانی خۆی و جۆ دەدا بە قسەکانی ئەمە لە هەموو شتێک بۆ جمهوری ئیسلامی مەترسیدارترە ئەمە فەرق دەکات ئەم موقعیەتە کە کۆمەلگای کوردستان هەیەی کە دەتوانێت کاری سازماندراو بکە کاری ئاگاهانە بکە کاری دیاریکراو بکە بڵێ لە فلانە ڕۆژ لە فلانە ساعات ئەم کارە دەکەم
بەم شکڵە دەستی پێ دەکەم بەم شکڵە تەواوی دەکەم دروشمەکانم ئەوەیە و هەمووی ئەوانە بەڕێکوپێکی بەڕێوە بچێ ئەوە ڕێک ئەو شتەیە کە کۆماری ئیسلامی لێی نیگەرانە و کۆمەلگای کوردستان بە تایبەتی حتا تەنها لەو یەک ساڵی ڕابردوشدا گەلێک ئەزمموی سەرکەوتووی لەو بوارانەوە بووە یعنی ئێمە دیتومان لە نەورۆزەوە بگرە تا ئەو ڕووداوانەی جانبەخکردی جنگە پارێزەکان تا دادخوازەکان تا ئەسپەردەکردنی تێکۆشەرانێک کە گیانیان بەخت کردووە بە سرودی ئەنتەرناسیۆناڵ بە ئاڵای سوور بە گوڵی سوور بە دروشمی ڕادیکاڵ و پێشکەوتن بە سرودی شۆڕژگەرانە ئەمانە بەڕێوە دەچێت لە ئیجتماعات و لە کۆبوونەوەی جۆرا جۆردا ئەمە نیشان دەدا کە ئەو کۆمەلگایە لە لەحاز مەدەنیەوە سەروگەردنێک باڵای کردووە و ئەو باڵاکردنە لە کاتی حساسی سیاسیدا دەتوانێت زۆر مەترسیدار بێ بۆ کۆماری ئیسلامی هەر بۆیە ئەوەی کە جمهوری ئیسلامی دەیهەوێ ڕعب و وەحشەت بخاتە ناو دڵی خەڵکەوە بۆ ئەوەی کە ئیحساسی قودرەت نەکەن لەگەڵ ئەوەشدا کە ناتوانێت پێشی مانگرتنەکە بگرێەوە وازەحە مانگرتنی گشتی زۆر جار تاقی کراوەتەوە هێزیشی نواندووە هەرشە و گڕشش کردووە پێشی پێنەگیراوە سبینش بە دڵنیاییەوە پێشی پێناگیرێ بەڵام دەیەوێت نیشان بدا کە هەیە ئەگەر چی لە بەرابەر مەوجی ئەترازی جەماوەردا کە بە شکلی مانگرتن خۆی دنشان دەدا هیچی پێناکرێ بەڵام ئەقلیکەم زەبر و زەنگواندن یا لە خەیابان مانۆردان یا بەهەرحاڵ بازی حرکاتی ئەزیێتکردنی خەڵک لەونەوە دەتوانێت بەڕێوەبەرێ ئەوە بە بڕوای من قدرەت نواندنێکە لەسەر داماویەوە یعنی ئەمە ناتوانێت لەواقعدا ئەو ورە بەرزەی کە خەڵکی کوردستان وا لێ دەکات لە ئاسێکی میلیۆنیدا پەیامێکی ئاوا بەهێز سازماندرا و لە ڕۆژێکی دیاریکراودا بنێرن ئەوە ناتوانێت پوچەڵ کاتەوە و ناتوانێت لاوازکە و ناتوانێت کاریگەری لەسەردا بنێ هەر بۆیە ئێمە پێمان وایە ئەهمیەت و گرنگی ئەو مانگرتنە ڕێک لەوەدایە کە یەکەم سازماندراوە و دووهەم لە دەرەجەی توانایی و کاریگەریەکانی لە سیمای دوژمندا دەتوانین ببینی یعنی ئەوەی کە دوژمن ئاوا وەحشەت زەدە دەکا لەگەڵ ئەوەشدا کە داوت نەکراوە خەڵک بێنە سەر شەقام لە ماڵی خۆشیان دانیشن بەڵام بۆچی ئاوەلیان دەترسێ ئەمە نیشان دەدا کە لە کاری ڕێکخراو لە کاری سازماندراو لە کاری ڕەهبەری کراو دەترسێ و دەزانێت کە ئەوە چ سەرمایەیەکی لە بنەهاتووە بۆ دوا ڕۆژی ئەو خەباتە کە دەزانین زۆری بەدەمەوەیە و جارێ ئێمە لە خۆناغەکانی سەرەتایی داین بۆ کاری گەورەتر کە ئومێدەوارم کە ئەم کارە گەورەترانش هەر بە ئیرادەیەکی جەمعی و بە سازماندراوی و بە ڕەهبەری کراوی و بە ڕێکخراوی بچێتە پێشێ بە کەمترین تەلەفات بە کەمترین خەسارەت بۆ خەڵکی ڕاپەڕی و خەڵکی مافخواست بە چاو سەرەتاکانی دەستپێکی ناڕزایەتی کە لە بازاڕەکانی تارانەوە دەستی پێکرد هەتا ئێستا زۆربەی شارەکانی گرتوێتەوە لە سەروی 90 شارەوە لە 27 پارێزگا لە سەروی نزیک بە 300 نقطە بڵێن هەر تاران بۆ خۆی لە چەند نقطە و گەڕک و شوێنێکەوە ناڕزایەتیەکان لە سەرتاوە ئەوەندە نەبوو گشتگیرتر بووە پەرەی سندووە زۆربەی شوێنەکانی گرتوێتەوە زانکۆکانی گرتوێتەوە بەعدەن شوێنی کارەکانی گرتوێتەوە ئەمڕۆ کرێکارانی تەرهان پارس هاتوونەتە سەر مانگرتنیان کردووە دەستیان لە کار کێشاوەتەوە بە ئەمانەی کە ئەم ناڕزایەتیە ڕوولەگەشە بووە دوا ڕۆژ و وفقی ئەم ناڕزایەتیە چۆنە بینیت هەرچەند نەزانم وەڵامدانەوە بەم پرسیارە زۆر فاکتۆرە بێ باسکەی زۆر گۆشە و کەناری هەیە و جوابەکەشی زۆر ئاسان نییە بەڵام بزانم لە ڕوانگەی ئێوە بەرەو کوێ دەچێت بێگومان پێشبینی ئەوەی کە ئەم ناڕزاتیانە تاکوێ ئیدامەی دەبێ کارێکی ئاسان نییە ئەوەی کە وازەحە لەلایەکەوە دوژمن هێشتا هێزی سەرکوتی هەیە و سازماندرا و ڕێکخراویشە و لەلایەکی کەشەوە بزوتنەوەی جەماوەری لە ئاستی ئێراندا یەکەم ڕێکخراو نییە بەداخەوە ینی بە تەواوی ڕێکخراوێکی متەمەرکز و بەتوانە بەڕێوەی نابە و پرژ و بڵاویشە تا ئەندازێکی زۆر
ئەو ئاستە لە هەماهەنگی کە پێویستە بۆ بەرەو پێشچوون و بەرە سەرکەوتن لە نێویدا پێک نهاتوە. ینی لەلایەکەوە ئێمە قدرەتی دوژمن دەبینین کەم و زۆر و لەلایەکەوە خاڵە لاوازەکانی خەباتی جەماوەری دەبینی. بەڵام مەسەلەوەیە خاڵی لاواز وردە وردە چارەسەر دەکرێت، هەنگاو بە هەنگاو چارەسەر دەکرێت. ئێمە ئومێدەواری نێنی بە درێژە کێشانی ئەو ئەترازاتە لە ئەشکالی جۆرازۆریدا، لە ئەشکالی کەم خەسارەتتریدا، لە ئەشکاری کاراتر و کاریگەرتریدا بتوانێت ئەو کەم و کوڕیانە وردە وردە جۆبران کاتەوە دەشتوانێت بە بڕای ڕەوتەکە هەر ئەوەیە. یعنی لەو ئەترازاتەدا وردەوە دەڕەحبەران و کەسایەتیەکانی بەڕێوەبەری مبارزاتی خەڵک دێنە ڕوو، خەڵک دەیان ناسن، ئاعتیمادیان پێ دەکەن و جوابی بانگەوازەکانیان دەدەنەوە. ئەمە ڕەوتی گەشەکردنی ڕەهبەریە، ڕەوتی شکڵگرتن و پەیدابوونی ڕەهبەری خۆی ئەوەیە و تەنانەت ڕەوتی ڕێخستن و سازمان پەیداکردنی شار ئەوەیە. لەبەرەوە ئێمە ئومێدەوارین ئومێدەوارین کە ئەم حرەکەتانە وتم دەبێت توانای ئەوان هەبێت لە کاتی مناسبدا تاکتیکی گونجاو بەکاربن، تەنیا هاندان و تەنیا تازاندن نەبێ، بەڵکە لە هەمان کادا تەعەمق و بیرکردنەوە و خۆئامادەکردن بۆ گونجاندن دەگەڵ هاوسەنجی هێز و بە جۆرێک لە جۆرەکان کە ئێمە بتوانین ئەم خەڵکە بتوانێت وەحدەت و یەکگرتووی خۆی تاسەر بپارێزێ. ئەو زۆر زۆر مهمە، یعنی ئەو هەماهەنگی و وەحدەتی کە لەنەو خەڵکا هەیە تێک نەچێ و دوژمن نەتوانێت بە زەبر و زەنگ نواندن تێکی بدات. بۆیە ئەوە زۆر مهمە کە ئەتاب لە تاکتیکدا ئەوەی کە لە چ کاتێکدا چ شتێک پێویستە و چ شتێک پێویست نییە، ئەوەی کە چ دروشمێک لە تواناماندا هەیە، چ دروشمێک زۆرترین توانای کۆکردنەوەی خەڵکی هەیە بۆ ئەوەی متحید ڕایانگرێ. ئەوانە هەمووی فاکتۆرهایەکن کە ئەم بەڕێوەبەران و ڕەهبەرانەی کە بکردەوە هەر ئەمڕۆژ لە مەیداندان وردە وردە فێری دەبن. جاکەوایە پس لەلایەکەوە ئێمە احتیاجمان بەوەیە کە ئەو شەپۆلی ئەتراز و ناڕزایەتی و مبارزە بەردەوام بێ، نەک تەنیا لە یەک شکلیدا. ئەگەر حزور لە خەیابان تەلەفاتی زۆرە، هەزینەی زۆرە، ئێعتساب بێشێک لەو ڕێگاکانی دیکەیەتی. مانگرتنی گشتی سیاسی سەرتاسەری دڵنیاتان دەکەم کە بڕبڕی پشتی جمهوری ئیسلامی دەشکێنێ و بە تایبەتیش مانگرتنی گشتی لە شوێنە حساسە ئابوووریەکان، مانگرتنی گشتی لە تەسیساتی نەوت، لە تەسیساتی پێترۆشیمی، لە مانگرتنی گشتی لە خزمەتگوزاری شارەکان لە هاتوچۆ و هەموو ئەوانە، مانگرتنی گشتی لە کامیۆنداران کە بڕبڕی پشتی گواستنەوە و اقتصادە لە ئێران. گەر ئەوە دەگەڵ مانگرتنی گشتی خەڵکی کەسەبە و هیروهەژاری بازار و کارمەندانی ئیدارات و ئەوانەش تێکەڵ بێ، جمهوری ئیسلامی لەگەڵەوە چی پێ دەکرێت. لەبەرەوە ئێمە دەبێ ئەو ڕێگایە ڕەچاوکەین کە بتوانێت ئەم توانایی کە دوژمن هەیەی لە سەرکوتکردن، لە گرتن، لە کوشتن، ئەم توانایش بە دەرەجەیەک پوچەڵ کاتەوە. ئەوە لەلایەکەوە شتێکی دیکە کە وازەحە بۆکو پێشبینی بۆ دواڕۆژ ئەوەیە کە کۆماری ئیسلامی ئێران توانای وەڵامدانەوەی بەم داخوازیانەی کە ئەمڕۆ کۆمەڵانی خەڵک لە هەموو ئێرانی هێناوێتە گۆڕێ نیەتی، یعنی دەبێت نانێک بخاتە سفرەیانەوە. آخر ئەوەی کە مانگێ $7 پۆڵتان پێ پارەتان بۆ دەڕژەمە حساب، ئەمە وەکو ئەهانە بە کۆمەڵانی خەڵک وایە نەکرد مبارزاتیان دانامەرکێنێتەوە، نەکرد خواستەکانیان بەراوردە ناکە، بەڵکە جۆرێک سوکایەتی پێکردنیشە. بەڵام ئەوە بۆ دەکا لە ڕووی ناچاریەوە، یعنی نیشان دەدا کە جمهوری ئیسلامی خەتی استراتێژیکی خۆشی ون کردووە، نازانێ بۆ بەردەوامانەوەی دەسەڵاتی خۆی چ بکە. بەرەوە ئێمە پێشبینیمان ئەوەیە بەردەوامبوونی ئەو خەباتە دیسان تاکید دەکەمەوە لە ئەشکالی جۆرازۆریدا، نە ئیلزامەن لە یەک شکلیدا، نە ئیلزامەن لە حزور لە خەیاباندا، بەڵکە بە مانگرتنی گشتی یەکی لەوانە. ئەلبەتە ئێمە کەماکان پشتیوانی هەر لە دەرەجەیەک لە حزور لە خەیابانیشین،
بەڵام بەپی بارودۆخی گونجاو لە هەر ناوچەیەکە ئەوە ڕەهبەران و تێکۆشەرانی تەشخیصێدن بەڵام بە هەمووی ئەوانەوە جمهوری ئیسلامی ناتوانێت ئەو داخوازیانە بەراوردەکە و خەڵک ئەو اقتصادیە نالەبارە کە فشاری بۆ هێناوە وای لێ دەکات کە ناتوانێت دەست لە مبارزە هەڵگرێت یعنی مبارزەکردن لەگەڵ ئەو بارودۆخە ئیتر انتخاب نییە ضرورەتە نیازێکە کە بەری دەرگای پێگرتووی فقط دەبێت شکڵەکەی ببینەوە دەبێت لە فکری ڕێکخراوکردنی دابین دەبێت لە فکری شکڵدان بە بەدیل دابین کە بتوانێت جێگای بگرێتەوە و من پێم وایە ئەو فشارانە سەرجەم هەم ئەوە فشاری جەماوەری هەم فشاری اقتصادی هەم فشاری دەرەکی و هەم ئەو بێتوانایی و ناکۆچەکانی ناوخۆی ڕژیم ناچاریان دەکات هیچ نەبێ لە کورتماوەدا تۆکڵێک فرەدەن و ئەوە لە کورتماوەدا چاوەڕێ دەکرێت و تۆکڵفرەدانی کۆماری ئیسلامی یانی لاوااستربوونی و لاوااستربوونی کۆماری ئیسلامی یعنی مەجای زۆرتر خوڵقان بۆ ڕێخستن بۆ کاری ئاگاهانە و وشیارانە و بۆ هەنگاوی گەورەتر بۆ بەرەو پێشچوون ئێمە تنێکی ئاسان و بەخێرا ناکەین لە هەمان کاتدا دەزانین کە هەموو مبارزەیەک کە تا ئێستا کراوە هەر مبارزێک تا ئێستا کراوە دەستکەوتی زۆر مێژویی هەبووە ژنجیان ئازادی لە 1401 حجابی زۆرە ملی فرێدا توور هەڵدا ژنجیان ئازادی بڕوا بەخۆی لە ناو کۆمەڵی ژناندا تەقوێت کرد ژنجیان ئازادی ئاستی فەرهەنگی وڵاتی بردەسەرێ ئەمە دەستکەوتێکی زۆر گەورە بوو بە بڕوای من ئەم دەورەیەش ئێمە دەبێت تاکید بکەین لەسەر ضرورەتی بەردەوامانەوە ضرورەتی ڕێخستن لە مەتنی بەردەوامانەوەدا ضرورەتی تەرحکردنی شعارێک کە گونجاو بێ لەگەڵ زەرفیەت و توانایەکانی ئەمڕۆی خەڵک بۆکە وحدەتە بۆ درێژماوەتر پارێزرێ چونکە ئێمە دەزانین سەرکەوتن ئەگەر چیوە بە قەت جاران دوور نییە نزیکە بەڵام ئەوەندەش نزیک نییە کە بتوانین بڵین ئەمڕۆ سبەی دێتە باوەشمانەوە میوەکە خەریکە ئەگا بەڵام دەبێت بە پشودرێژی بەکاری وشیارانە هەوڵ بدەین کە بۆ بە کەمترین خەسارەت ئەو سەرکەوتنە قەتعیکەینەوە و خەڵک کۆمەڵانی خەڵکیێران ژیانێکی ئاسوودە ئازادیەکی زۆرتر و ئەمنیەت و ئاسایشێکی زۆرتر بەدەست بێنن یعنی ئەگەر ئەو مبارزاتە حاصلی ئەوانە نەبێ ئەگەر حاصلی ئەمنیەت نەبێ ئەگەر حاصلی ژیانی باشتر نەبێ ئەگەر حاصلی ئازادی و دموکراسیەکی بربڵاو نەبێ ماناوە ڕنج بە خەساریە بەڵام ئەوانە هەمووی دەبێت هەدارێکی بۆ ببیندرێ کاک سیبراهیم یەکێک لەو فشارانەی باست کرد لە ئێستاە بۆ سەر کۆماری ئیسلامی فشاری دەرەکیە ئاگاداری کە لە وڵاتانی دەرەوە بەتایبەت لە بەشی زلهێزەکانی نەک کۆمەلگای ئازادی خواز و لایەنگری مافی مرۆڤ نە ڕێکخراوە مەدەنیەکان بەڵکو زلهێزەکان وەک ترامپ وەک وڵاتانی ئەوروپایی لە دەوڵەتەکان بە شێوەیەک لە شێوەکان یانەوێت دەستێوەردان بکەن یا تەداخولکەن لەم ناڕزایەتیە دیارە هەمومان نەزانین بە شێوەی گشتی ئەمە دکتۆریێنی یا سیاسەتی گشتی دەوڵەتی ئەمریکایە کە بە شوێن قازانج و مەنافعی خۆی ڕوا جارێک بە بەهانەی بۆمبی ئەتۆمی و مەسەلەی هەستەییەوە جارێکیش بە بۆنەی احترازاتەوە هەرحاڵ ئەمێ بزانم ڕای جەنابەت لە ئەگەری تەداخلی هەر هێزێکی دەرەکی وەکو ئەمریکایە لەم ناڕزایەتیانە یەکەم ئەم ناڕزایەتیانە بەرەو کوێ کێشێت دووهەم جەماوەری خەڵک بەرامبەر بەم تەداخلاتە یا لایەنە سیاسیەکان بەرامبەر بەم دەخاڵەتگەریە بێ هەڵوێستیان چی بێ پێشە شتێک هەر وەکو ئێوە فەرموتان ئەوان بەرژەوەندی خوان زلهێزەکان و دەوڵەتانی سەرمایهداری گەورەی دەوروبەر و منتەقە و هەمووی چ زلهێزی گەورە چ زلهێزی سکۆڵی منتەقەیە ئەوانە هەمووی بەرژەوەندی خۆیان بە شوێن بەرژەوەندی خۆیانەوە و بە ئەغڵبی احتمال وە 99% تەجربەی هەموو خەڵکی دنیای دیمانە بەرژەوەندی ئەوانە لەگەڵ بەرژەوەندی خەڵکی مافخواز و چەساوە وستەم لێکرا و یەک ناگرێتەوە ئەنی ئەوە مهمترین مەسلەیە کە ئەوانە وەقتی بە شوێن بەرژەوەندی خۆیانەوەن دەبێت موازب بین کە بەرژەوەندی ئەمە و بەرژەوەندی ئەوان یەک نییە
ئەوە خاڵێکی سەرچێ کەوایە نابێ کۆمەڵانی خەڵک ومێدی خۆیان لەسەر دەستێوەردانی دەرەکی هەڵبچن ئەوە شتێکی نەزەری و تئۆریک نییە ئەوە شتێکی عملی تاقی کراوەیە بڕۆن وەزی ئەفغانستان چاولێکان وەزی عێراق چاولێکان وەزی سووریە چاولێکان وەزی لیبی چاولێکان وەزی هەر شوێنێک کە ئەمپریالیستەکانی گەورە چ ئەمپریالیستەکانی وردە ئەمپریالیستەکانی مەحەلی دەستێوەردانیان کردووە حزوریان بووە بزانن چ کارە ساعتێکی لێکەوتۆتەوە کەوایە ئەوە وازەحە کە کۆمەڵانی خەڵکی ئێران ئەوەی کە بە شان و باهۆی خۆیان بە شانوپی بەدەست و مشتی خۆیان بەدەستی نەهێنێن قابلی بەدەستهێنان نییە ئەوە تاوجگای کە بە شێوەیەکی گشتی مەر بە شێوەیەکی دیاریکراو بە بڕوای من دەوڵەتی ئەمریکا ئێستا لە تەدارکی ئەوەدایە بەدیری ئەو ڕێژیمە لە ناو خۆی ئەو ڕێژیمەدا ساخکاتەوە یعنی ئێستا خیاڵی ئەوە نییە کە کۆمەلگای ئێران بە دەستێوەردانی خۆی جا بە هەر شکڵێک بووە بەرەو مەسیرێک بەرەیە کە کۆنتترۆلی دەست دەرچێ و بەدیلێک گەڵاڵە بێ کە بە دڵی ئەو نەبێ بەڵام ئەو ئێستا ینی ئەمریکایەکان بە ڕۆشنی بووان معلومە بە ڕۆشنی معلومە کە لە ڕووی ئەو هەڵسو کەوت و سیاسەتانیان ئەوەی کە دیومانە لە هەوڵی ئەوەدان بەشکەم ئەو بەدیلە ناوخۆی ڕژیم ساخکەنەوە چێ ئەو بەدیلە ئیسلاحتەڵە بە جناحێک لە سوپای پاسدارانە ئەرتەشە نازانی نێمە نازانی بەڵام ئەوەی کە لە قسەباسیاندا دەیبیستی و لە کردەوەیاندا بەدیدەکەی ئەوەیە کە ئەوان نانەوێ ئەو شارە بەو شکڵە بێنن کە جمهوری ئیسلامی لە گرەژەنە بچێت و تووشی داڕمانێکی کۆنتترۆل نەکرااو بێت ئەوان بۆ ئەوە هەوڵ دەدەن ئەوەش وازەها ئەوە تاساژ وازەها ئەگەریش سەر و سڕێکیان لەگەڵ بازێک ئۆپۆزیسیۆنی بەرەی ڕاست هەیە ئەوە فقط وەکو پشیلەی بن عبا بە جمهوری ئیسلامی یا بەو جناحانەی نیشان دەدەن بۆ ئەوەی کە ئیمتیازی پێوەرگرن ئەگینا ئەوە دەوڵەتی ئەمریکا بە هیچ جۆری لە زۆرەکان هیچ نیشانەیەک نابیندرێت کە بە شێوەیەکی جدی خەیاڵی هەبێت لە ناو حتا بەرەی ڕاستی ئۆپۆزیسیۆنی لایەنگری خۆشی بەساکاتەوە چونکە پێی وایە نییە ئەوان کفایەت و سەلاحیەت و توانای بربەرەکانی دەگەڵ ئەو بوحران ئەزمە کۆمەڵایەتی و اقتصادیەی کە ئێرانی داگرتووە توانای ئەوان نییە ئەوە ئیدارەکە ئیبراهیم ئەمریکا نایەوێت بڵین کۆماری ئیسلامی بڕۆخێنێت ئەوە ئەوێت کۆمارێکی ئیسلامی زەعیفی لاوازی دەستەمەوە یەکێک لە هۆکارەکانەوەیە کە ئەلتەرناتیڤی نییە بۆ جێگوزینی دەی ئەگەر ئەلتەرناتیڤی هەبێت ئایا بڵێن کەسێک بێت کە یا لایەنێکی قەوی هەبێت بەرەو ڕژیم چێنجەڕوا ئەمە پرسیارێک ئەوەی کە باس لێکرێت ئێستا باسەواکرێن کە بەرەی سەڵتەنەت خواز ئەوەی کە لەرحەڵ هەموو بۆ ناوێکە بۆ هەمووان ئاشنایە ئەو دەسەڵاتی کە هەر بەدەستی کۆمەڵانی خەڵک ڕووخاو شکێنرا جارێکی تر بێتە ئەلتەرناتیوی وڵاتانی دڵهێز و لەوانە ئەمریکا و لە ڕێگای میدیاوە بە پۆڵێکی زۆرەوە جارێکی تر بێتە ئەلتەرناتیوی جایگوزین بۆیە داهاتوی ئێران بزانم ڕای گشتی جەنابن لەم بارەوە چییە ئایا مەقبوڵیەتی هەیە ئەم سەڵتەنەت خواست ئەگەری ئەوەی هەیە وەکو ئەحمەد شەرعەیە کەسێکی ئاوا ئێستا کوڕی پالەوی بێنەوە سەردەسەڵات شتێکی ئاوا ئیمکان پەزیرە حەزەکەم ڕوود نەزەری جەنابن لەو بارەوە بزانم باسی ئەوەتان کرد کە ئالتەرناتیو چۆن شکل دەگرێت ئالتەرناتیو یعنی چی ئالتەرناتیو یعنی تەشکیلات یعنی هێز یعنی ئیمکانات هیچ ئالتەرناتیوێک بەبێ سازمان و بەبێ ڕەهبەری لە هیچ وڵاتێکدا ساغ نابێتەوە دەبێت ئەو سازمانە ئرتجاعی بێ زدی انقلابی بێ ڕەهبەرەکەی دیکتاتۆرێک بێ هەرچی بێ ئەوە یەک ینی دەبێت بزانی ئەگەر قرارە لە کورتماوەدا مەسەلەن چەند مانگی ئایندایەک ساڵی ئایندەدا دەوڵەتی ئەمریکا ئالتەرناتیوێکی مەوردی نەزەری خۆی لە ناو کۆمەلگای ئێران بەدیلی کۆماری ئیسلامی جێگیرکە دێ بزانین کام سازمان کام ڕێکخراو کام ڕەهبەری کام ڕێباز چونکە ئەوە نابینین بەڵام لە ناوخۆی دەسەڵاتدا ئەوان شەک دەبەن ئەوە
شک دەبن سپای پاسدارانێک شک دەبن ئەرتەشێک شک دەبن ئیسلاح تەڵەبانێک شک دەبن کە ئەوانە شەبەکە هایکی جۆرا جۆریان هەیە سیستمی ئیداری گەورەیان هەیە تەشکیلاتیان هەیە پاریان هەیە تەجروبەی حکوومەتداریان هەیە بۆیە ئەوان واقعبینن یعنی لە وەختدا دەوڵەتی ئەمریکا زۆر واقعبینانە هەڵسوکەوت دەکات ئەم ئەگەر ئەحیانەن بەشێک لە ئۆپۆزیسیۆن توانی بای ئەو مووقعیەتە پەیدا بکە و لە سیمای ئەو بەشەی ئۆپۆزیسیۆندا ئەوەی دیتبا کە دەتوانێت دەسەڵات بەوە بگرێ خۆ پشتی دەگرت لەبەرەوە ئەو وازەحەکە کە بە دەلایلێکی عینی ئەمریکا ئێستا بەدیلێکی دیکە غەیری گۆڕانکاری ناوخۆی ڕژیمدا شکنابە بەڵام شەرت نییە ئەوە هەر ڕژیم ئیسلامی بێ شەرت نییە هەر حوەتی ئیسلامی هەبێ چێ دەڵێ مەسەن گروپێکی فاشیست لە ناوخۆی ڕژیمدا پەروەردە ناکە چێ دەڵێ مەسەلەن ئەنواعی دار و دەستە من نازانم سەناتوانم لەو بابەتەوە هیچ پێشگویەک بکەم بەڵام ئەوەی کە معلومە ئەوان حساب لەسەر سازمان و ئیمکانات و حزوری بەدیلەکەی خۆیان لە ناوەوەی وڵات دەکەن ئەگەر ئەو مبارزەی اجتماعیە سیاسیە پەرەبستێنێ و گەورە بێتەوە و سازمان و ڕەهبەری خۆی وردە وردە شکل پێدا ئەو لەو سوورەتا بەدیلی موردی نەزەری ئێمە خەریکە مەقبولیت پێدا دەکا و جێگەی خۆی دەگرێت ئەگەر ئەوە نەبێ ئەوان هەوڵ دەدەن ئەو بەدیلەی خۆیان شکل پێ بدەن لە موردی سەڵتەنەت تەڵەبدا من ئەوەتان پێ بڵێم بە بڕوای من ئەوەی کە لە بەعزێک شوێن دەنگی سەڵتەنەت تەڵەب لە ناوەوە ئێران بەرز بۆتەوە ئەوە ڕێک دەستکردی دەستگا ئەمنیەتەکانی خۆی جمهوری ئیسلامیە من ناڵم سەڵتەنەت تەڵەب نییە لە ئێراندا یا هیچ 50 نەفرێکی لە هیچ جێگایك ناتوانن کۆ ببنەوە بەڵام ئەوەی کە ئێستا بەو شکڵە جاری وایە هەتا بە شێوەیەکی چاواشەکرا و دەنگ دەگۆڕن و دەنگی لەسەدا دنێن و تەزویری دەکەن بەو معنە حرەکەتەکان بەڵام ئەوانە هەمووی علەتەکەی ئەوەیە کە کۆماری ئیسلامی پێی خۆشە یعنی هەوڵ دەدا سیمای ئەو مبارزە عادڵانە و حەقخوازانەیە خەتشەدارکە لەوسیکە بڵێ ئەوەیە دەتان هەوێ خەڵکینە ئەوە نێ دەنگی حکوومەتەکەی پێشوو بەرز بۆتەوە دیکتاتۆری شایە بۆ هەموو ڕنج و فەلاکەتێک کە بەسەر و کۆمەلگای هێنا و ئەو هەموو دواکەوتوی کە بەسەر ئەو وڵاتەیە سەپاند و زمینەی خۆشکرد بۆ هاتن سەرکاری حکوومەتێکی جەباری کۆنەپەرستی وەکو کۆماری ئیسلامی دەی هەوێ ئەو پەیامە بە خەڵی بدا کە ئێوە خەریکن کۆمەلگای ئەو حرەکەتە ئەو ئەترازاتە کۆمەلگای ئێران بەرەو دوا دەباتەوە بەرەو شتێکی نامۆی دەبە بۆیە دانێ بە دنێوی کرد بە بڕای من ئەوەیە خاڵی هاوبەشی ئەو جموجۆڵانەی کە بە ناوی سەڵتەنەت تەڵەبەوە لە ئێران دەکرێت و پێم وایە خەڵکی کوردستان بە تایبەت خەڵکی کوردستان زۆر وشیارن لەو بارانەوە یعنی ئەوەی کە لە ڕۆژانی ئەوەڵام ئێمە لە بیرروڕای گشتی خەڵکی کوردستان دەماندید ئەوە بوو کە نەکا ئەمە پیلانێک بێ بۆ شکل پێدان بە مەسەلەن ئالتەرناتیوێکی کۆنەپەرستی دواکەوتووی دیکتاتۆر مەسلەکی وەکو ڕژیمی شاو نەوادەکانی ئەوە بەڵام ئەوەی کە لە آخردا ئیشارەتان پێکرد ئەوەی کە ئایا ناتوانێت سەناریۆیەکی وەکو ئەوەی ئەحمەد شەر ئەخ سەناریۆی ئەحمەد شەر بەهێزی پیادە نظام هاتن چون دمشقیان گەریتر ڕاستە دمشق خۆی لە نێو خۆیدا هەڵوەری بوو زعیف بوو ئەرتش مخاوەتی نەدەکرد وەلی بالاخره هێزێکی پیادە نظام وارد بوو کە لە پشتەوەی مەرزەکانیان ناو خودی وڵاتی سووریەدا مدەت هابوو ددانی لە دەسەڵاتیش دەکردەوە خۆی ئامادە کرد بوو ئەرتەشی دەوڵەتی تورکیەش لە پشتی بوو ئەمریکاش کۆمەکی کرد ئیمکانات و تەسلیحاتی پێویستیان لە اختیارنان ڕێگەیان بۆ خۆشکردن لە ئێران ئەوە ئیمکان پەزیر نییە چونکە ئێمە هێزێکی ئاوا تۆکمەی لە پشتی سنوورەکانەوە خۆ ئامادەکا و بێ ئێران داگیر بکە و بچە تاران داگیر بکە ئەوە شەک نابیت لەبەرەوە من باوەڕ ناکەم سەناریۆی وەکو ئەوەی کە لە سووریا ڕوویدا لێرە ئەسڵەن بە هیچ جۆرێک لە جۆرەکان ئیمکانی دووپاتبوونەوەی هەبێ لەبەر دەمێ ئێمە فقط دوو سەناریۆی ئەسڵی هەیە ئێستا سەناریۆی یەکەم گەشەکردنی ئەو خەباتە جەماوەریەیە کە زەمان دەبا بەڵام دەبێ وای بچێتە پێشێ کە لە پرۆسەی درێژە کێشانی هەم ژیانی خەڵک باشتر بێ
هەم تەوازونی قوا بگۆڕێ ئازادیەکی زۆرتر بێتە بەسەرجام کۆمەلگادا بێ و هەم تەلەفات و خەساراتیش کەمتر بێت ئەو پرۆسەیە کە سەناریویەکە کە ئەمە دەبێت هەوڵی پێ بدەین هەوڵی بۆ بدەین وە تەکامل پێ دەکەن سەناریوەکی دیکەش ئەوەیەکە لەسەرەوە خەریکە شکل دەگرێت ئەو دەم و دەستگا اقتصادیە وەسیعی کە سوپای پاسداران بەدەستێوەیەتی ئۆلیگارشێکی ماڵی بەهێز کە لەونی هادە مەسەبیانە و لە ژێر سڵاتی سوپای پاسداران دەبەرەوەچی ئەوە بە ئاسانی ئەو سەروەت و قودرەتە بە ئاسانی بۆ تەوەهماتی چاهیجەمکەرانی خامنەیی بەجێ ناهێڵێ بۆیە ئەوانی ئەمریکایەکان ئەوە دەزانن و لەسەر ئەوە حساب دەکەن دەبێت بزانین بەڵام ئەگەر حتا پرۆسەی ئەوانیش بە نەتیجە بگا و ئەو بەدیلەی ئەوانیش بێ بەڵام ئەو هەر دەوڵەتی مستعجەلە دێت و دەڕات چونکە خەڵک وشیارتر دەبێتەوە ڕژیم زەعیفتر دەبێت و ئەوانش پرۆژەیەکی اقتصادی معجزە ئاسان نییە بتوانن لە کورتماوەدا ژیانی خەڵک وا باشکەن کە مەسەڵەن خەڵک بچێتەوە ماڵی خۆی دانیشێ بە تایبەت ئەگەر تۆزێکی ئازادی بەدەسات بێ ئەگەر خەڵک ترسیشی شکابێ بە کورتی وەڵام بۆ پرسیارە و من قەرار وا بوو کاتێکی کەمتر لە وەختی جەنابەت بگرم بۆ ئەم بەرنامەیە بەڵام پرسیارەکان زۆرە و وەزیەتەکەش تۆزێک هەستیارە بۆیە کە قەیناکە ئەگە بە کورتیش وەڵامی ئەم پرسیارە وەک دوایە پرسیار ئەگەر ئالتەرناتیوی دووەم ئالتەرناتیوی ئەوەڵ کە باست کرد بەرەو پێشوونی حرەکەتی جەماوەری و ناڕزایەتیەکان کەەوە تەکلیفی معلومە بەڵام ئەگەر ئالتەرناتیوی دووەم هەبێت لە کلێنەکانی ناوسپا ئەو بەشەی کە بە ئۆلیگاریشی ناوسپا ناو لێبێت بێت احتمالی هەیە ڕەوزەنەیەک لە دیموکراسی بکرێتەوە کە یا فەزایەک بکرێتەوە کە تایە باقی لایەنە سیاسیەکان کەسێ لە دەرەوەن بتوانن لەوێ بگەڕێنەوە احتمالی ئەوە هەیە هیچ بەشێک لەو دەسەڵات چ ئەوەی ئۆپۆزیسیۆنی دەسەڵات بێ لە ناوەوە بێت چ ئەوەی ئێستا لە سەرکارە هیچ کامان لە سیمایاندا ئەوە نییە کە دموکراسی و ئازادی و کرانەوەی سیاسی بەدی بێن ئەوە وازەحە بەڵام دموکراسی حاصلی تا هاوسەنجی هێز دەبێت یعنی کۆمەڵانی خەڵک ئەگەر مبارزەیان ڕێکخراوتر بێ ئەگەر مەسەن لە کوردستان بتوانین ئێمە بارودۆخێکی وا پێک بێنین کە دەسەڵاتی مطلقی ئەوان نەتوانێت بەڕێوە بچێ بە هیمەتی خەڵک و بە هیمەتی جەماوەری خەڵک ئەگەر لە ئاستی ئێراندا ئەو مبارزە بچێتە پێشێ سەرکوتکردنی ئاسان نابێ و ئێمە بۆ دەورەیەک شاهدی جۆرێک لە ئازادی و کرانەوەی فەزای سیاسی لە نەتیجەی فشاری جەماوەری دەتوانین ببین ئەوە تەجربەی ساڵی 57 58 59 ئەومان پێ دەڵێ کە دیکتاتۆری وردە توانی پایەکانی خۆی مستحکەم کە جا ئەمانەی ئێستا کە چاوەڕێ دەکرێت ممکنە یەکێ لە ئیمکانەکانە کە بتوانن ببن بە ئەو بەدیلە ئەوانە ئەو زەرفیەتەی ئەو ساڵانەی هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیشیان نێوە نابێ بۆیە من پێ وایە گەیشتنی کۆمەڵانی خەڵک بە ئازادی و بە ئاواتەکانیان قۆناغ بە قۆناغ دەکرێت ئێمە لەوانەیە بڵم قۆناغی ئەوەڵ فرەدانی کۆماری ئیسلامیە قۆناغی دووەم دارە فرسەتی بۆ ئۆپۆزیسیۆن بە فراکسیۆن و گرایشاتی جۆراجۆرەوە و قۆناغی سووەم لەوەخەدا فرسەتە بۆ کۆمەڵانی خەڵک بۆ کرێکاران و زەحمەت کێشان و هێزی چەپ و ڕادیکال کە هاوسەنجی هێزەکە بە خازان جیان بگۆدرێ من پێ وایە کۆمەلگای ئێران لانیکەم بەو سێ قۆناغەدا تێپەر دەبێ تاکو بگا بە ئازادی بۆیە ئەمە دەڵێن کە دەبێ خۆمان تیارکەین بۆ خەباتێکی نسبەتەن درێژماوەتر نابێ خەڵک چاوەڕوانی سەرکەوتنێکی ئەمڕۆ و سبەینێ بکەیت ئەوەی کە ئەمڕۆ و سبەینێ بەدیدێ ئەوە تەناسوبی نییە دەگەڵ ئەو هاوسەنجی هێزەی کە ئێستا هەیە یعنی هێشتا هاوسەنجی هێزەکە ئەو تەرزە بە خازانجی بەرەی خەڵکو و بەرەی خەباتی شۆڕجرانە نەگۆڕاوە کە ئێمە چاوەڕێی سەرکەوتنێکی ئاسان بکەین بۆی خەڵکی بخواان ئامادەکەن بەڵام ئەو خۆ ئامادەکردە وتم لە هەمان کاتدا بە معنای قوربانیکردنی ژیان نییە بە معنای وەستانی ژیان نییە بە معنای خەرجکردنی هەموو زەرفێت و توانایەکان نییە
دەبێ ئاگاهانە بێ دەبێ هەنگاو بە هەنگاو بێ ئەو مانگرتنە گشتیەی کە ئێمە بانگەوازمان داوە هەنگاوێکی هەنگاوێکە بەڵام هەنگاوێکی لە ئاستی خۆیدا مێژوویە بەم ئاراستەیەدا بە شوێن ئەوەدا خەڵکی کوردستان کۆمەڵانی خەڵکی کوردستان بڕوا بەخۆیەکی زیاتر پێدا دەکەن اعتماد بە نەفسێکی زۆرتر لە ئاستی ئێراندا بە وجود دێن کە پشتیوانێکی وەکو کوردستانیان هەیە و ئەو شێوە کار و ئەو شێوە فعالیت و ئەو شێوە لە خەباتە وردە وردە خەریکە ڕنگدانەوەی دەبێت لە باقی شوێنەکانی دیکە ئێران ئەهمیەتەکەی لەوەدایە ئەگینا بە بڕای من سەرکەوتن بۆ ئێمە مسۆگەرە بەڵام زوو درەز نییە ناتوانین چاوەڕێی خەڵاتێک بین سەرکەوتنمان وەکو خەڵاتێک لەسەر کەشەفی زێڕین بیان تەقدیم بکەن دەبێ بە هەوڵی بۆ بدەین و هەوڵی ئاگاهانە و شیارانی بۆ بدەین. بەڵێ زۆر سپاس بۆ هاوڕێ ئیبراهیمی عەلیزادە دەبێت وەڵی کۆمەڵە زۆر سپاس بۆی کە لەگەڵمان بووی و قبوڵی زەحمەتت کرد زۆر سپاس زۆر سپاس بۆیەوەش کات خۆش. بەڵێ بینەرانی خۆشەویست درێژە بە بەرنامەکەمان دەدەین میوانێکی خۆشەویستی ترمان لایە بەڵام ئەگەر هاوڕێیانمان ئامادە بن ناوبڕێک بدەین پشوویەکی کورت و ئەچینە لای میوانە خۆشەویستەکەمان. دەکەن بەسەر شانە ئاوازێکن ئەقیژێنن بەسەر لێوی باڵبارانە ئەو زولفانەی سەما دەکەن بەسەر شانە ئاوازێکن ئەقیژێنن بەسەر لێوی باڵبارانە سوێن بە ئاسۆ سوێن بە دایکم سوێن بە کۆماری باوکەکان سوێن بە ترچەی پەلکەکانە وەختێ دەڕژێ لەسەر شانە مەزروی کۆڵانەکان چاوەڕوانی شەقامەکان بۆ ژنجیان بۆ ئازادی بۆ دوا ڕۆژێک پڕ لە شادی بۆ ژنجیان بۆ ئازادی بۆ دوا ڕۆژێک پڕ لە شادی بۆ هیواتان ناواتەکان بۆ زانیاری خەباتەکان ژنجیان ئازادیە ژنجیان ئازادیە ژنجیان ئازادیە بەسەر هەڵدان ئازایی بە تێکۆشان بۆ ژنجیان گیان ئێمە خەڵاتێکە بۆ وڵاتمان بۆ ئازادی سوێنمان بەژن سوێن بە گیان ئەمە لوتکەی سەربەرزیە ئازادیە 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 ئازادی 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 سوێنمان بەژن سوێن بە گیان ئەمە لوتکەی سەربەرزیە ئازادیە 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 ئازادی 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 سوێنمان بەژن سوێن بە گیان ئەمە لوتکەی سەربەرزیە ئازادیە 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 ئازادی 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 سوێنمان بەژن سوێن بە گیان ئەمە لوتکەی سەربەرزیە ئازادیە 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 ئازادی 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 سوێنمان بەژن سوێن بە گیان ئەمە لوتکەی سەربەرزیە ئازادیە 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 ئازادی 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 ئەواز بۆ مانگرتنی گشتی ڕۆژی پێنجشەمە 18 مانگی بەفرانبەر گەلی ڕێزدار و شەرافەتمەندی کوردستان ڕۆڵەکانی ئازار و ڕەنج میراتگرانی بەرگری و سەرفرازی ئەمڕۆ مێژوجارێکی دیکە لە دەرگای ماڵەکانمان دەدات ناک بەدەنگی تۆپ و تفەنگ بەڵکو بە هاواری نان و کار و ئازادی
بۆیە چاوەڕوانی هەڵوێستێکی یەکگرتوانە و وتنی نایەکی قایمی لێمان داوایە بۆ ڕۆژی هەژدەی مانگ ئەوەی لا حوتی بەفرامباری 1404 لە ئێران دەستی پێکردووە تەنها ناڕەزایەتی لە دژی گرانی نییە ئەمە دەنگی تووڕەی گەلێکی ئازەر چەشتووە کە ئیتر نایەوێت لە بێدەنگیتە بپووکێتەوە. کوردستان هەمیشە زووتر لە کەسانی دیکە تێگەیشتووە کە دیکتاتۆری سنوور ناناسێت و هەژاری زمانی هاوبەشی هەموو زەحمەت کێشانە. ئەمڕۆژ ئەو چارەنووسی ئێمە لەگەڵ کرێکاران، مامۆستایان، بازرگانان و گەنجانی سەرانسەری ئێران و گشت ئەو بنەماڵانەیە کە لەم ئاخێزەی دەڕۆژی ڕابردوودا ئازیزترین کەسەکانی خۆیان لەدەستداوە. گرتنی گشتی ڕاگرتنی چەرخەکانی نادات پەروەریە، ڕاگەیاندنی هێزی ئەو کەسانەیە کە هەموو بارگرانی ئەم کۆمەڵگایە لەسەرشانیانە. ئەگەر کوردستان ڕاپەڕێت و هەڵوێست بگرێت بێگومان ئێران دەنگی دەبیستێت. ئەگەر کوردستان هاو ئاهەنگ بێت جیهان تێدەگات کە تێکۆشان بۆ بەدەستهێنانی ئازادی هاوبەشە. ئەم ساتە ساتی لێک نزیکردنەوەی دڵەکانە، ساتی گرێدانی دەستەکانە، ساتی ئەوەیە کە هەر ماڵێک، هەر گەڕەکێک و هەر ویژدانێک بزانێت کە تەنها نییە. پەیامی ئێمەش ڕوونە. کوردستان نەک تەماشاکەری مێژوونیە، بەگرەیەکێکە لە دروستکەرانیەتی. ژان بەشانی هەموو گەلانی ئێرانە و بۆ دەستەبەربوونی دادپەروەری ئازادی و یەکسانی بە گەرم و گوڕی لە مانگرتنی گشتی و سەرتاسەریدا بەشداری بکەن تا ڕژێمی دیکتاتۆری کۆماری ئیسلامی بزانێت کە هەر جەنایەتێکی دەیکات هەڵگری هەزینەیەکی قورس دەبێت. خەڵکی کوردستان وەک ئاگادارن زیاتر لە 10 ڕۆژە شەپۆلێکی بەهێز ئیلهامگرتوو لە ئاخێزی شۆڕژگێڕانەی ژینا لە زۆربەی ناوچەکانی ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە ئێران کەوتە ڕێو ئەم ڕژیمە جەنایەتکارەش بە شێوەیەکی خوێناوی خەریکە هێرش دەکاتە سەری. تا ئێستا بەدەیان کەس بەدەستی هێزە خوێن ڕژەکانی ڕژیم گیانیان بەخت کردووە. بۆ ڕۆژی هەژدەی مانگی بەفرامبار واتە ڕۆژی پێنجشەممە بانگەوازێکی هاوبەش لەلایەن حیزبەکانی چالاک لە ڕۆژهەڵاتی کوردستان بۆ مانگرتنێکی گشتی بە مەبەستی پشتیوانی و بەشداری لەو ڕاپەڕینە ڕەوایە بڵاو کراوەتەوە. بۆیە داوامان لەسەر جەم چین و توێژەکانی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە یەکدەست و یەکگرتوانە بەشداری لەم مانگرتنەدا بکەن. بۆ تێگەیشتن لەم شەپۆلە ڕەوایەی ناڕەزایەتی خەڵکی ئێران پێویستە وەک سەرەکی ترین هۆکار بەستێنە ئابوووریەکەی لە بەرچاو بگیرێت. ئەو گوشارە ئابوووریانەی کە دەیان ساڵە قورسایی کردوەتە سەرشانی کینی کرێکار و زەحمەتکێش ئێستا گەشتوونەتە قۆناغێکی لە تاقەت بەدەر. بەرزبوونەوەی بەردەوامی نرخی دراو، ناسەقامگیری درێژخایەنی بازار و دابەزینی بەردەوامی توانای کڕین ژیان و بەڕێوەچوونێکی ئاسایی بۆ ملیۆنان بنەماڵەی ئێرانی کردوەتە خەون و خەیاڵ. ئەوەی ئەم شەپۆلە ناڕەزایەتیە لە زۆرێک لە مانگرتن و کۆڕ و کۆبوونەوە ناڕەزایەتیەکانی پێشوو جا دەکاتەوە بریتە لە گۆڕانی چۆنایەتی لیست و داواکاریە پیشەی و ئابوووریەکان بۆ داخوازی سیاسی. ناڕەزایەتیەکی کە لەلایەن بازاڕیانی کاران و لە کاردانەوە بەرامبەر بە بەرزبوونەوە و ناسەقامگیری نرخی دراو دەستی پێکرد بە خێرایی بوو بە بزوتنەوەیەکی بربڵاو کە نەک هەر بارودۆخی ئابووری بەڵکو تەواوەتی پێکهاتەی سیاسی دەسەڵاتداریشی بروەتە ژێر پرسیارەوە. بۆ پێشەوە بەرەو بە ئەنجام گەیاندنی مانگرتنێکی یەکگرتوانە لەسەر تاسەری ڕۆژهەڵاتی کوردستان بۆ پشتیوانی لەو ئاخێزە و وتنی نایەکی قایم وە پتە و بەدەسەڵاتی ڕەشی کۆماری ئیسلامی و ئیدانەکردنی توندی جەنایەتەکانی. بەڵێ لە خزمەتتانداین بۆ درێژەی بەرنامەی ڕاستەوخۆ لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە.
چەند پرسیارێکمان بۆ هاتبوو لەلایەن چەند بینەرێکەوە من زۆر داوای لێبوردنیان لێ یەکەم پرسیارەکان ئاراستەی هاوڕێ ئیبراهیمی عەلیزادە کرابوو بەڵام بەداخەوە من نەمدی و فریانە کەوتم کە پرسیارەکان بخوێنمەوە دانەیەکیان پرسیاری وەستا محەممەدە هاوڕێ محەممەی کەلهۆڕی لە فینلاندەوە لوتفی بۆ و دەستخۆشی و ماندوو نەبوونی لە ستافی تەلەڤیزیۆنی کۆمەڵە کردووە و هیوای درێژەدانی ئەم بەرنامە ڕاستەخۆیە لە داهاتووشە پرسیاری کردبوو کە لە کاتێکا کە لە شارەکانی تری ئێران وە بەتایبەت لە کرماشان و ئیلام و باقی شارەکان ناڕزایەتی لەسەر شەقام هەیە بۆچی لە کوردستان مانگرتن بۆ بانگەواز نەبوو کە بێنە سەر شەقام ئەمەش هەر بینەرێکی تریشمان لە شاری سەقزەوە بۆی ناردبووین ئەویش پرسیاری کردبوو کە بۆ ئێمە لایەنە سیاسیەکان بەجێی مانگرتن فراخانی ئاعترازیان نەدابوو ئەم پرسیارە ڕوو لە هاوڕێ ئیبراهیمی عەلیزادە کرابوو بەداخەوە هاوڕێ ئیبراهیم لە خەت نەما من بۆ بەڵێنشی کەدا بووم کە کاتێکی کەمتر لە هاوڕێ ئیبراهیم بێنم لە ناوم بەرنامە بەڵام پرسیارەکان زۆر بوو درێژەی کێشە زۆر داوای لێبوردن لە کاک محەممەد دەکەین بەڵام حتمما وەڵام بۆ پرسیارە لە درێژەی بابەتەکە یا بۆ خۆم یا باقی میوانەکان لەلایەن مەترەح یەکەمەوەی دەمەوە ئێستش میوانێکی خۆشەویستمان لەسەر خەتە پێم وابێ هاوڕێ سەلامی قادری ئەگەر هەڵە نەکەم سڵاو کاگاکۆیان لە خزمەتتان بڵێ ڕاو کاک سەلامەم کاتت باش خۆشحاڵم لێرەوەت بینم جارێکی تر سپاس بۆ جەناب منی شەروا خۆشحاڵم کاک سەلام بەیانی لایەنە سیاسەکان بانگەوازی یاندک بۆ مانگرتن لە کوردستان داوە چەند پرسیارێک هاتبوو کە با من بۆ ڕەفعی گلەیی قەیناکە ئاراسی جەنابتانی بکەم بۆچی ئاعتراز نا بۆ مانگرتن لە کوردستان من سەرەتا پێم خۆشە هەم سەرخۆشی بکەم لەو بنەماڵە ئازیزانەی کە ئازیزێکی بنەماڵەکان گیانی بەخت کردووە لە هەموو ناوچەکانی ئێران ئەوەی کە ئەم دەنگی ئێمە دەبیسی و لێمان تێدەکات و هەروەها بەڕاستی پیرۆزبایی و هەستی خۆم دەرببڕم کە پێم وایە ڕۆژی شکۆ ڕۆژی گەیشتن بە ئاواتەکان دوور نییە نزیکە و پیرۆزبایی یەکەم لەوەی کە بەڕەنج و زەحمەتی سێ چوار دەیە لە خەبات خەریکن لەو ڕۆژە نزیک دەبینەوە بەڵێ وەکو بینیتان لە ڕۆژانی سەرەتایی و تا ئێستا ڕۆژ بۆ ڕۆژ خەریکە جەماوەر زۆرتر دەبێت بەڵام ڕۆژانی سەرەتایی ژمارەکان ژمارەی خەڵکێکە لە مەیدان و لە خیابانەکان بوو هێندە بەرچاو نەبوو کە بتوانی بە ڕوونی هەڵوێستێک یان ئاسۆکەی لێ دیار بێت بۆیە لە حاڵەتێکی وهایە کە هەست بە جۆرێک لەوە دەکرا کە ڕەنگە هەر کەڵپەیەک بێت و ئەو کەڵپەیە تەواو بێت ڕوون نییە هەتا ئێستاش ڕوون نییە کە چەند ڕووداوەکان چۆن دەچنە بەرەوە لە حاڵەتێکی ئەوهادا لە کوردستان بارودۆخ جۆرێکی ترە لەگەل ناوچەکانی تر جۆرێکی ترە لە کوردستان لە نەورۆزەکان ڕفراندۆم کرا ینی بەڕای من نەورۆزی ڕابردوو و لە شۆڕشی ژینا بەملاوە بەڕوونی لە هەموو دنیا لە دەسەڵاتداران لە هەر کەسێک کە وزای ئێران دنباڵ دەکات ڕوون بوو کە کوردستان ئامادەیەکی تەواوی تایە بۆ گوزەر لە کۆماری ئیسلامی ینی ئەکسەریەتێکی زۆرینەیەکی مطلق لە کوردستان هاوڕایە بۆ گوزەر و ئاسۆی لێ ڕوونە ڕێکخراوە ڕێبەری هەیە پلانی هەیە بەرنامەی هەیە و ئەمە لەگەل ئاستی سەراسەری زۆر مەودایەکی گەورەی هەیە ئەو مەودا گەورەیەش لە کاتی شۆڕشە ئەوەی کە لە پرسیارەکانیش من بیستم لە هاوڕێسەی ئیبراهیمتان پرسی ئەوەی کە دیاری دەکا ئەو نقطەی سەرکەوتنە ئەو خاڵی سەرکەوتنە ژمارەکانن ئەو کاتەی کە بە ملیۆن خەڵک ڕژانە سەر شەقام بە ملیۆن خەڵک ڕژانە سەر شەقام دەڕەندەترین هێزی سەرکوتگەریش ئیتر ورەی نامێنێت وردە وردە بای دەداتەوە وردە وردە بەیان دەردەکا کە نایوێ خەڵک سەرکوتکە چون ناتوانێت خەڵک سەرکوتکە
ئەو فاسڵەیە کە لە بینی کوردستان و ئاستی سەراسەری هەتا ئەم لەحزەیەش هەیە وا دەکا ئەگەر تۆ لە ئاستی کوردستان فراخانی تەزاهورات و ڕژانە سەر شەقامی خەڵک بدەی یعنی تۆ فراخان دەی هەموو خەڵکی کوردستان دەچنە سەر شەقام هەموو خەڵکی کوردستان ئەو مەحرومیەت و بێبەشی و سەرکوت و داگیرکاریەی کە هەستی پێکردوە و پڕە لە قین و تووڕێی و ئامادەیشی تایە ئەتوانێت تێچووەکەی فرە زۆر بێت لە کوردستان دەتوانێت تێچووەکەی فرە زۆر بێت لە ڕابردووش بینیمان نەک لەبەر ئەوەی کە مەسەلەن ئێمە چون کوردین و نێکی نەتەوەیەکی تافتەیەکی جودا بافتەین قینێکی سەیر و عەجایبی ئیدئۆلۆژیکیش لە بینی ئێمە و فارسەکان و نازانم ئەوانەی دەسەڵاتدارن لە ئێران هەیە چون ئێمە شۆڕشگێرترین چون ئێمە دەتوانین مەحرومیەتێکی زۆرترمان کێشاوە مێژوئیەن ڕێکخراوەکانمانمان حفز کردووە ڕێکخراوە سیاسیەکانمان هەر ئەو پێشمەرگانەی کە وەکو جەنابەت لە زڕگوێز 40 ساڵە لە بارودۆخێکی ڕکود و لە هەموو کۆسبووتەگەرە و خوار و ژوورێکە سەختی ژیانی پێشمەرگایەتیان تەحمل کردووە ڕەنگە خۆیان زۆر جار قیاس کردبێ بە ئەو پێشمەرگە قارەمانانەی گوردانی شوان و دەی شەس کە سەنگەریان لە دوژمن دەگر پایەگایان لە دوژمن دەگر و هەستیان کردبێ کە ئەوەی ئەوان دەیکەن کەمە قرس دەتوانین ناویبنی پێشمەرگایەتی بە هەموو ڕەنج و ئازارێکە لە ناو کۆمەلگا و لە ئوردوگاکان و لە ناو حزبەکان کوردستان ڕێکخراوەکانی پاراست ئاسۆکەی پاراست ڕێبازەکەی پاراست لە نەتیجەیشە یەکگرتووی و هاوڕاییەکی جەماوەری گەورەی پاراستووە ئەمە کارێکی کردوە ترسی دوژمنیش لە کوردستان زۆرترە هەموو ئەوەی کە ئەتوانێ ئالتەرناتیڤ بێ بەدیل بێ دەسەڵات بدرێتە دەست هەمووی ئامادەیی هەیە جا ئەگەر لە ئێران هێشتا ئاستی شۆڕشەکە ڕوون نەبێ بە کە خەریکە بەرەو سەرکەوتنی تەواوەتی دەچێت هێشتا ژمارەکان ژمارەی خەڵک ئەو فاکتەرانەی کە ئەرزم کردی قابلی قیاس نەبن ئەگەر حزبی سیاسی بێ لە کوردستان فراخان بدات ئەگەر بە ملیۆن خەڵک ڕژانە خیابان و 50,000 نەفر لە کوردستان گیانی بەخت کرد و سەرکوت و کاولکاری کۆماری ئیسلامی زۆر خوێناوی و کارەساتبار بوو جا ئەو وەختە خەڵک لە ئێمە دەپرسنەوە دەڵێن تۆزێ پەلەتان کرد ئێمە ڕێگەیەکی مەترسی و پرتێچوتان بە ئێمە نیشاندا من پێم وایە وەختێ لێمان ڕوونە سەر دەکەوین وەختێ لێمان ڕوون نییە سەردەکەوین بۆچی دەبێ بە خۆمان بین بە کوشتن وەختێ لێمان ڕوونە سەردەکەوین بۆچی نابێت تێچووەکە تا ئەتوانین لە خوار و ڕابگرین بەڕای من مانگرتنی گشتی هەر ئەو پەیامەی هەیە هەر ئەو وزەیە هەر ئەو هیوایەوە هەر ئەو پەیامە دووە ئەو فشارە دەخاتە سەر دوژمن کە هاتنە سەر شەقام دەیکا بەڵام لە کوردستان کە تۆ فراخان یاتنە سەر شەقامتدا بە ملیۆن دێنە سەر شەقام کە بە ملیۆنی شاتنە سەر شەقام خۆ ئەو خەڵکە دانانیشن لە شەقام سەیری گوڵی سوور بدەن بە سەرکوتگەرانی سپای پاسداران تەبیعەتەن ئەیش ڕژێنە فەرمانداری ڕژێنە دەم و دەستگای سەرکوت و لەو حاڵەتە ئەتوانێت تێچوو زۆر بێ بۆیە بوو ئەوە بۆ ئێستا پێم وایە فراخان بۆ ڕژانە خیابان مەسئولانە نییە و ئەتوانێت تێچووی سەرکەوتنی ئێمە زۆر زیاتر لەوە بکاکە ئەتوانین لە خوار و ڕای بگرین کاک ئاکۆ من دەنگتم نییە دەبینم کە پرسیارێک هاتووە لە سەقزەوە ئەڵێ ئایا ئەم مانگرتنە دەتوانێت ئاستی هاوسەنگی لە ئێران بگۆڕێەوە ئەتوانێت هاوسەنگی هێست بە قازانجی کۆمەڵانی خەڵک لە ئاستی ئێران بگۆڕێ ئەمە پرسیارێکە بینەرێکمان لە سەقز و نایخۆشی نەنووسی بەڵێ بە دڵنیاییەوە بەڵێ بە دڵنیاییەوە هەموو ئەکتێکی سیاسی یەکگرتوو هەموو ئەکتێکی سیاسی یەکگرتوو کە یەک کۆمەلگا بە یەک جار دەیکا ئەگەر یەک کۆمەلگا بە یەک جار بڕیار بدەن بڵێن ئەم شەو سەعاتی 8 شەو 7 شەو کە وەختی نان خواردنەوە هەموو چرای ماڵەکان ڕوونا ئێمە بۆ 10 دقە دەیکوژێنینەوە لامپەکان دەکوژێنین نەک دوکان و بازار داخستن بۆ ڕۆژێک هەر ئەکتێکی یەکگرتوو کە یەک کۆمەلگا بیکە بە دڵنیاییەوە کاریگەری هەیە تەوازنی هێز دەگۆڕێت و ئەم مانگرتنە لە بارودۆخێکی ترا خەریکە دوای شۆڕشی ژینا کە شۆڕشی ژینا بەڕای من تاقا ئاخێزێک بوو کە لە 1970 تا ئەگەنێ شۆڕشی ژینا
تاقە ئاخێزێک بوو کە بە سەرخۆردگی و هەستی ئەوەی کە بە جمهوری ئیسلامی ناوێرین، هەستی ئەوەی کە ناتوانین بەرەو پێش بچین، ئەم ڕژیمە پێی ناوێری، ئەم ڕژیمە هەرچی بکەی سەرکوتەکەوانە، ئەو هەستی سەرخۆردگیە لە شۆڕشی ژینا نەبوو. شۆڕشی ژینا و پاش شۆڕشی ژینا جمهوری ئیسلامی هەوڵیدا زۆرانی خۆی بۆ گەڕاندنەوەی کۆمەلگای ئێران بۆ پێش شۆڕشی ژینا باتە بەرەوە، بەڵام لە هەموو ئاستی ئێران خەڵکیش هەوڵیدا کە دەستکەوتەکانی بپارێزێ و دەستکەوتەکان پارێزا و ئەولاتریش چوو. ینی شۆڕشی ژینا کۆتایی نەهاو لە کۆمەڵێک ئەکت و شێوازی جۆرا و جۆری ترا، ئەو شۆڕشە لە زۆران بازیە بوو لەگە کۆماری ئیسلامی و هەتا ئێستش خەڵک ئەو هەستەی هەیە لە هەموو ئێران و بەتایبەت کوردستان، هەموو ئێران و خەڵکی کوردستانش شانازی دەستکەوتنەکانی شۆڕشی ژینا بەشی زۆری پشکی شێر بەر کوردستان کەوتو. ئەمە خەڵکێکە لە ئاستێکە دوای شۆڕشێکە هەست بە سەرکەوتویی دەکە، هەست بە درێژەدان دەکا، دوای شۆڕشێکی وە، دوای ئەوەیش کە ئێستا لە ئاستی سەراسەری دەستی پێکردووە. بۆچی کوردستان زۆر بە هێواشی و زۆر بە درایەت و زۆر بە وردی خەریک ئاڵسوکەوت دەکا؟ نیشانەی ئەوە دەدا کە مسەیتەربوونی خەڵکی کوردستان. خەڵکی کوردستان زۆر بە چاوێکی هۆشیارەوە سەیری بارودۆختەکە لە ئێران، سەیری ژمارەکان دەکا، سەیری شعارەکان دەکا، سەیری شارە جۆرا و جۆرەکان و ڕۆژ بۆ ڕۆژ پێشچوونی وەزعەکە دەکا، جا بەپێی ئەوە بڕیار دەدا چیەکە. بۆیە من پێم وایە ئێستا خەڵکی کوردستان هەمووی هاوڕایە لەگەر ئەو بڕیارەی کە حەوت هێزی دیاری کوردستان داوێتی، هاوڕایە لەگەلی و پێم وایە چ خەڵک چ ڕێکخراوە سیاسیەکان ئەوەندە وشیارن کە شتی لەوە زیاتر بکەن بە پێی پێویستی، بەڵام بە دڵنیاییەوە چۆن درێژەی شۆڕشێکی سەرکەوتووە و چۆن هەر ئەمە کاریگەری دەبێ وزەیەکی تر وەکو بنزینێکە بیکەیتە باکی ئەو ئاخێزەی لە ئاستی سەراسەری هەیە. من پێم وایە ئەو ئاخێزە گیانێکی تر دەگرێەوە بۆ معنایە تەوازنی هێز لە ئاستی سەراسەریش دەگۆڕێ و نزیکی دەکاتەوە لەوەی کوردستان بە دنیایەوە. کاگ سەلام، تەوەقع یا پەیام یا هەرچی ناوی لێنی بۆ کۆمەڵانی خەڵک چییە لە کوردستان بۆ بەیانی؟ وەڵا بە دڵنیاییەوە ئەوەی کە هەیە من هەستێکەیە کە بەڕاستی هەستێکەیە، ینی لەم ڕۆژانەدا هەستەکەی لە شەقام و کۆڵانەکانی، هەستەکەی گۆرانیەکی سرودێک هەیە، گۆرانیەکی کاک مەزەری خالقی هەیە، دەڵێ دەگەڕێمەوە دوژمن پێی خۆش بێ یا پێی ناخۆش بێ. بەڕاستی من لە شۆڕشی ژینا وەکو کەسێکە هەموو تەمەنی خۆم لە 19 ساڵەییەوە بۆ خەبات و مبارزە لە ڕیزەکانی کۆمەڵە و لە ناو کۆمەلگای کوردستانە بۆ ڕێباز و ئامانجی کە هەموو خەڵکی کوردستان ئارەزوویەتی. بەڕاستی لە شۆڕشی ژینا هەستم بە شانازی و سەربەرزی کرد بەرامبەر بە خوشکەزا و برازاکانم کاژدە 19 ساڵ بوون، بەرامبەر بەو جیلە کە ئەوەی ئێمە کردمان ئەوە ئەمڕۆ و هەستم کرد لە مەریوانم، هەستم کرد لە کوردستانم، هەستم کرد لە ناو شەقامەکانم. بۆیە پێم وایە ئەمڕۆ ئەوەی کە بەیانی ئێمە دەیبینین یەک وێنایەکی یەکگرتووە، یەک وێنایەکی پرشکۆیە لە یەکدەنگی، یەک وێنایەکی پرشکۆیە لە پەیامێکی گەورە بۆ دۆست و دوژمن کە کوردستان ئامادەیە، دەستی لەسەر ماشەیە، کوردستان بەرەو ئەو ڕۆژی شکۆی سەرکەوتنەی کە چارەنووسی خۆی بگرێتە دەست دەڕوات و ئەمە یەکێک لە نزیکترین هەنگاوەکانە و من هەر ئەوەندە دەتوانم ئەو هەستەی خۆم هاوبەش بکەم لەگەل هاوڕێیان و لەگەل تاک بە تاکی خەڵکی خەباتکاری کوردستان کە بەیانی ئەو ڕۆژەیە کە هەمومان خۆمان لە وێنایەکی گەورەی کوردستانی شۆڕژگێڕا لە پاڵ یەکترینا دەبینینەوە، گەڕاوینەتەوە. من پێم وایە گەڕانەوەی ئێمە شۆڕژگێڕان پێشەوەی بەجەستە بچینەوە بۆ کوردستان لەم ئەکتە یەکگرتووانە، لەم ئەکتە شۆڕژگێڕانانە گەڕاوینەتەوە شارەکانمان. بەڕای من سبەی ڕۆژ وەکو ئەو وایە من هەست دەکەم خۆم ئامادە دەکەم بۆ ئەوەی کە بڕۆم و بەیانی ئازیزترین هاوڕێیانی شۆڕژگێرم لە ئامێز بگرم، چون لەو مانگرتنا هەمومان وەکوێ بە هەمومان ئازادی و سەرکەوتنمان لە ئامێز گرتوێت. زۆر سپاس هاوڕێ سەلام، بە هیوایەوەی کە هەمومان هەموو کۆمەڵانی ستەم لێکراو لە ئێران و کوردستان بەو ئارەزوە لە مێژینەمە بگەین.
سپاس بۆی بەژاری ئەم بەرنامە بوویت خۆشحاڵیش بووم چاوم پێت کەوتەوە باس بۆ جەناب تو هاوکارانێک منی شەروە چاوم ڕوونەوە بوو سپاسم شەوشە بینەرانی خۆشەویست چەند پەیاممان بۆ هاتووە لام وایە میوانیشمان لایە بەڵام ئیجازە بدەن هاوڕایان بەشی تکنیک ئەم یەک دوو پەیامە بخوێنمەوانێ ئەچینە لای میوانی دواترمان پامێکمان بۆ هاتووە لە بەڕێزێک نووسێتی ورمێ لە ورمێەوە نووسێتی سڵاو بۆ هاوڕێیان هەموو گەلی هوشیار و بوێری کوردستان من وەک هاوڕەیەک لە ناوەی ئێران لە شاری ورمێ قسە دەکەم لە ناو ترس و فشاری زۆر بەڵام لەگەڵ هوشیاری ببورن لە ناو ترس و فشاری زۆر بەڵام لەگەڵ هیواشدا اعتصاب بۆ ئێمە تەنیا وەستاندنی کار نییە هاوارێکی کۆمەڵایەتیە لەلایەن گەلێکەوە کە ساڵانێک ئازاریان کێشاوە بەڵام هەرگیز نەشکێنراون کوردستان هەمیشە پێشەنگی شەرەف و بوێری و یەکگرتووی بووە و ئەم جارەش نیشان دەدات کە لە بەرامبەر تاوان و ستەم بێدەنگ نابێت هیوادارم ئەم مانگرتنە دەنگی یەکگرتووی ئێمە بەرزتر بکاتەوە و ڕێگای ئازادی یەکسانی و ژیانی مرۆڤایەتی هاسانتر بکات بۆمان بژی کوردستان بژی یەکگرتووی گەل بژی سۆسیالیزم سپاس و ماندووبوونتان دەکەم هەر بژین و سەرکەوتوو بوون سپاس بۆ و ئازیزە خۆشەویستەمان لە شاری ورمێ سڵاو و ڕێز بۆ ئێوە و بینەرانتان کاکا کۆیازی زۆر خۆشحاڵین کە بە دوای ماوەیەکی زۆر دووبارە ئێوە لەسەر شاشەی کۆمەڵە دەبینین ئێمە خەڵکی شاری سەقس بە هەموو هێزەوە بەرەو پیری بانگەوازی حیزبەکانمانەوە دەچین و سەرکەوتن بۆ چینی هەژار و گەلی ئازادی خوازی کورد مەرگ و نەمان بۆ کۆماری ئیسلامی بینەرتان لە سەقس شاری کاک حەمەسین و شاری ژینە زۆر سپاسەکەم بۆ ئەم بەڕێزەمان لە شاری سەقس وێڕای سڵاو من پێم وایە دەکرێت دروشمی کارنان ئازادی بیبینە ناو خەڵک یان دروشمی دموکراسی شوڕایی ڕژیم بە هاوردنی هێزی زۆر لە ئەوە ئەترسێت کە جەوەکە لە دەستیان دەرچێت بە سپاسەوە بێهروس بینەرێکی ترمان هاوڕێیان ماندوو نەبن هیوادارم بەیانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا وەک جاران پێشڕەو بێت و ڕاستەوخۆ ئەم مانگرتن و ئاعتسابە لە ناو خەڵکە منعکس بکاتەوە پرسیارێک بۆچی حیزبە چەپەکان ناویان نابم ئەم مانگرتنە بەناحەق زانن و ئەڵێن خەڵک ئەبێت بێنە بازار لە دنیای مەجازی دەستیان کردووە بە تەبلیغاتی منفی ئایا مانگرتن زەرەری گیانی کەمتر و زەربەی قورسر لە ڕژیم و پشتیوانی لە ڕاپەڕینی سەراسەری ناکات هەڵمەت لەبانەوە بەڵێ سپاس بۆ ئەم بینەرە ئازیزانە بە دڵنیاییەوە مانگرتن ئەگەر سەراسەری بێت هەروەکو هاوڕێیان لە پێشووتر ئاماژیان پێدا سەراسەری بێت زربەکەی کاریترە خەساری کەمترە و ئەگەری سەرکەوتنمان بەهێزترەکات نازانم کاملایەن کە تۆ ناوت بردووە لایەنە چەپەکان ئەڵێن مان مەگرن بێنە سەر شەقام من ڕاستی نەمبیستوە بەڵام حتمەن من ئەم فەراخانەی لایەنە سیاسەکان لە کوردستان کە داویانە ئەوە ئەگەری پشتیوانیکردنی کۆمەڵانی خەڵک لەو فەراخانە واقعیتر ڕزانم و پێم وایە خەڵک گەرم و گوڕتر لەم بانگەوازە پشتیوانیەکەن کەمان بگرن بەو هۆکارانەی کە جەنابیشت باسی کرد هاوڕەیەکی ترمان سڵاو ڕەفیق دەستان خۆش بێت بۆ بەرنامە هیوادارم ئێتساب بە جوانی بچێتە پێش بێزەحمەت نظری کاکسێبراهیم پرسن کە ئایا قەدەمی دووەم و حرەکەتی بعدیتان ئەشێچە بێت کە دەساوردی باشی بۆ دوا ڕۆژ بێت زۆر داوای لێبوردنەکەم هەڵبە دیارە ئەو کاتە کە تۆ پێیان من ناردووە من بینیم بەڵام بەداخەوە کاک ئیبراهیمی عەلیزادە لە بەرنامەکە نەماوە بۆ ئەو داخوازەی دووەمیشت
بەسەر چاو حتمما جێبەجێەکەین بەڵام لەوانەیە ئەم شەو بۆمان جێبەجێ نەبێت بەسەر چاو میوانێکمان لەسەر خەتە گوایە دەهەوێت پەیامێک بخوێنێتەوە هاوڕێکانی کەرەمپور هاوڕێکانی ئەگەر گوێ لە دەنگ مەفەرموو زۆر باش هاوڕەکانی وا دیارە لەسەر خەت نییە هاوڕێ خۆشەویست هاوڕێنووسانی نەودینیان پێم وابێ لەسەر خەتە گە هاوڕێیانی بەشی تکنیک بیهێنە سەر مەمنونیانم سڵاو کاگنسانم کاتت باش خۆشحاڵین لەگەڵمانی ئەم شەویش سڵاو کاک ئاکۆ ماندوو نەبی چای منی کاگنسانگیان کاگنسان بەیانی فەراخاندراوە بۆ مانگرتنی گشتی ئەو لایەنەی کە ئێوەش ئەندامن تێدا ئەوانش پشتیوانیان کردووە و داوای مانگرتنیان کردووە حەزەکەم پێشەوەی بچینە سەر مانگرتنەکە با پرسیارێکی تایبەتی تر لەسەر گشتی ناڕزایەتیەکان پرسم بارودۆخەکە چۆنە بینیت ناڕزایەتیەکان بەرەو کوێ چێت ئەوە زۆر مشەخەسە کاکە گیان بارودۆخەکە دوو ڕۆژە گەشترۆ بووە یانە شارەکان زۆرتر بوون گەشتونە سەبان ڕێژەی 80 شاری بچووک و گەورە و لە عینی حاڵە من پێم وایە لە دوێنێ و لە بازی لە شارەکان جەمیەتی بێسا مؤتەرز لە شەقامەکان تعدادیان زۆرتر بووە و تعڕوزی تر بوون و خۆتان حتمما لەم تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بینیمە بڵاوشتان کردوەسەوە کە وەکو ئابدانان کۆمەڵانی خەڵک چۆن بە تووڕەیی و ئەڕۆنە خیامان و تا شار لە شەقام جەمە بنەوە ماڵەکانیان تێنە دەرەوە و وەکو ساری وەکو مەروداش وەکو تعدادێکی زۆر و لە عینی حاڵە ئەتفاقێکی تر لەو ماوە کەوتووە هاتنی بربڵاوتری خوێندکارانن کە ئەو ڕۆژ ئاگاداری حتمە خۆشت خوێندکاران یا دانشجوهای دانشگای ڕەزاییە ئورومیەش بەم خیزشە پەیوەست بوون هەرچی تر دامەنەکەی گستەردەترە بێتەوە تعدادی شارەکان زۆرترە بێتەوە شعارەکان تونترە بێتەوە و لە عینی حاڵە ئەوە ئاماژەم پێدا خەریکە جەمیەتی شارەکانیش زۆرترە بێت چون لە ئەوەڵەوە زۆر وەختە شروع بوو بربڵاو بوو 50-60 شار بەشدار بوون بەڵام جەمیەتەکە زۆر نەبوو ئیسش هەم شارەکان زۆرترە بن و هەم جەمیەتەکە زۆرترە بێ هەم خاست و ویستی کۆمەڵانی خەڵک ئەوی وا هەیە بە تۆری واقعی لەسەر دژایەتی لەگەڵ فەقر و فەساد و گرانی بە شێوەهایەکی زۆر ڕۆشن نیشانە درێ هەرەوە کە تێن لەسەر شەقامەکان برنجی شرکەتێ تێرن و لە ناو شەقامەکە بڵاویەکەنەوە نیشانەیە کە بە فەلاکات بە گرانی کارێکی فرە سەمبۆلیکە کە لەوێ کردیان هەرەوە کە بانگەوازەکەن شارێ هەموویان ماڵەکان جێ تێڵن تێنە سەر شەقامەکان و ڕێژاڕۆن ئەمانە بە نەزەر من دەستاوردهایەکی زۆر مهمە بۆ یەک دەستاوردی تر لەم بەشە ئەگەر ئیجازەم پێ بدەیت ئیشارەی پێ بکەم ئەوەیە کە لە زمنی ئێترازاتە هەر کەسێک دەستگیرەوێ بنەماڵە و مردمی معتەرز کە هان لەسەر شەقامەکانە تێکۆشن ئەمانە لە دەستی نیروهای نظامی و ئەمنیەتی بێرنە دەرەوە لە ساری دوێنە شەو ئەو اتفاقە کەفت ئەلعان حزوری زەهنم نییە وەلێ لە دوو شوێنی تر خانەوادە و بەستەگان و بنەماڵەی دەستگیشتەکان لەگەر کۆمەڵێک لە مردمی معتەرز لەبەر مەحەلێکە چەند نەفەریان گرت بوو جەمە بنەوە و خاهانی ئازادی فەوری ئەو دەستگیرشدانە بن کە مەوەفەقیشە بن خودی ئەمەیشە کە
ئەم ئاعترازە ئەم پۆتانسیەلە خەریکە لە خۆی نیشانەدا و ماتڵ نابن دوای ئەوە بکەونە تەقالای ئازادی دەستگیر شدەکان فۆری ئەقدامەکان بە نەزەر من ئەمەش دەستاوەردێکە کە بە بێسا ئازمموی کۆمەڵانی خەڵک ئیزافە بوو هەروە کە لە ژنیان ئازادیە زۆر شت ئیزافە بوو بۆ ئازمونانە بۆ نوعی ڕێخستن ئاعتساب نوعی ڕێخستن ڕاهپەیمایی و ڕێپێوان و مانگرتن و ئەوانە ئیسا ئەم ئاخێزە ئەم خیزشی کۆمەڵایەتیە لە سەتحێکی زۆر بربڵاوە خەریکە زۆر شتی جوان سمبۆلیک با دەستاورد کە نیشانەدا کۆمەڵانی خەڵک ئەیانەوێ کارێ بکەن بە سەمەر بگات ئەمە زۆر مهمە لە مەملەکەتێکا کە 57شی تەجروبە کردووە کە ئێمە ئەو وەختە ئەومانە تەجروبە کردووە لە شارەکانی من لاقل لە مەریوان و سنا و زۆر کەستر ئەم دەستاوردانە مرەتەبەن هاتووە گەیشتووە بە ئەوڕۆ ئەو وەختە جامعەی ئێران حدودی 35-36 میلیۆن بوو شاری مەریوانی شارێکی زۆر بچووک بوو ولی ئیسە 90 حدودی 80-90 میلیۆنە شاری مەریوان و سنە و شارەکانی کوردستانی زۆر گەورەتر بوون و ئەم خیزشە ئیستە زۆر شت خەریکە لە خۆی نیشانەدا وەک بەشکەرێکی ئیشارە پێکرد زۆر مهمن ئازمونهایەکی مهمن کە هەر ئەمانەیە کە ئێمە مۆفەقە بین لە شۆڕشی ژنجیان ئازادی ژینا لە 1401 فکرکەم حداقل 3 ئاعتسابی سەرکەوتوانەمان بووە کە ئێمە کۆمەڵە زۆر لە کەناری یەکا بە هاوبەشی فراخانمان داوە کارمان بۆ کردەوە ئەحزابی ئۆپۆزیسیۆنی کوردیش هەموویان بە تێکرا ئیمزایانداوە و فراخانیانداوە ئەوان کاگەنەسان ئەگەری سەرکەوتنی ئەم مانگرتنە لە بەیانە تا چنێکە بینن پێت وایە کۆمەڵانی خەڵک هەروەکو ڕاکانی پێش و بەدەم بانگەوازەکەەوە دێن باتەوەژۆ بەو فەزا سەرک و بۆ ترس و خەفەقانە نازانم ئاگا لە بەرنامەکە بوو یاننا بینەرێک پەیامی نرد بۆمان کە نزیک هێزێکی زۆریان لە شارەکانی ترەوە هێناوە لە مەریوان و سەقز و مانە لە شوێنە سازمانیەکان نیشتەجێیان کردوون تعدادێک فەرماندەی تایبەت بە سەرکوب و سەرکوتی ناڕازیانیان هێناوە لە شارەکانی کوردستان ئەمڕۆ لە شاری سنە بەردەوام هەلیکۆپتەر بە ئاسمانەوە بووە فەزایەک لە ترس و ڕۆح بە وەحشەتیان دروست کردووە لە ناو خەڵکە ئەگەری سەرکەوتنی مانگرتنی بەیانی یا ئەگەری بەدەمەوە هاتنی خەڵک بۆم بانگەوازی مانگرتنە چۆنە بینی ئەگەرەکەی زۆر ڕۆشنە کاگاکۆ بە دەلیلی ئەوە ئێمە تەجروبەمان هەیە ئەوەڵین بار نییە ئەم شت کاراکرێت و ئەوەڵین باریش نییە جمهوری ئیسلامی هێزە جۆرا و جۆرەکانی لە کوردستانە تێرێ شارەکان میلیتاریزاکە حتا من خەبەرم بوو کە 400 نەفەریان هێناوە بە تایبەت لە پادگانێکی ڕەزاییە کە بەشێکیشیان کوردن متاسفانە بەداخەوە لەو کەسانن کە مزدوری جمهوری ئیسلامی ئەمانە وەکو نیرویکی تایبەت یا ویژە بە قەولی خۆیان ئاموزشیان بینیوە کە 400 نەفەریشیان 600 نەفەرن 400 نەفەریان کوردە کە لە خودی ئەم مەرکەزۆ ئێمە خەبەرمان پێگەشت بەڵام ئەمانە حرەکەت و مانۆڕی نظامی تەبیعی جمهوری ئیسلامی بە چەند شت ماوە کە یەکێ سەرکوب ئێدام و هێزە نظامیەکانیە کە ئەڵبەتە خۆیسە وەکو ئەو دەورە حتا 1401 و خیزشی 98 نییە زۆر کەم و کەسری هەیە زۆر شکستی خواردووە نیری نیابەتی و ئەو داستانانە کە لە حوسڵی ئەو بەرنامە ممکنە نەبێت دەنەتیجە ئەمە شەڕی دوو بەشی جامعەیە حاکمیەتە بە میلیتاریزم بە بەسیجی نیرو بە پوڵێکی زۆرە و بەشی تری کە میلیۆنیە کۆمەڵانی خەڵکو ئێمە هەمیشەمانە بووە بۆی هەر لەو دەورەیشا ئەم نەوعە میلیتاریزمی نظامیە وجودی بووە ئێمە میلیتاریزمان بینیوە زۆر پڕڕەنگتر و غەلیزتر بۆ ژنانی کوردستان
لە سنەیە لە مەهاباد گەرەێکیان بووە ڕۆژی جەهانیژن بەرگوزار کرد ئەو بە هاتنی بە نظامیکردنی شارەکان پێوا بووە توان بەرگری لێ بکەن لە سورەتێکە ئێمە و عەزەمەتمانە بینیوە لە 1401 تش بە حیجاب و عیفاف و تەواوی ئەو بێسا تێکۆشان و مبارزاتە تش بە ئاپارتایدی جنسیەتی دەنەتیجە من ئەمە واقعیەتێکە ئەبێ لە ئەرزیابی خۆمانە بەرچاوی بگرین ئەم سەفبەندیە وجودی هەیە بەڵام فاکتۆری گەورەتر وا هەیەەوە بە نەفعی ئێمەیە ئەوەیە کە کوردستان جێگەی کە دروستە ئەحزاب فەراخانەدا بەڵام جێگایەکە کە دەها نەهاد و ڕێکخرا و کەسگەرێکی زۆر مەحبوب و سەرشناسیاتیە ئەو ڕۆژانە ئێوە حتمما خۆتان لە میدیای اجتماعی و شاهد بوون کە چەندە بەیانیەها و فەراخانهای جۆراوجۆر هەر لە کوردستانە لەلایەن بەشهای جۆراوجۆری نەهادهای مەدەنیەوە بڵاو بووەتەوە خودی ئەمانە نیشانەدا کە ئامادەیی وجودی هەیە ئەگە جمهوری ئیسلامی گەرەێکی بێ بە میلیتاریزم بربەممانگرتنە بگرێ خب کۆمەڵانی خەڵک پێشتر بە ئەعلامی مەوزۆع بە ئەعلامی هاوپشتی و تەقویەتی ئاعترازات کە لە سەتی سەراسەریە ئەوڕۆ وجودی هەیە چوونە سەبەرەوە و ئەم زەمینە کامڵەن ئامادەیە و هیچ وەختێ سەرنوێشتی کۆمەڵانی خەڵک لە کوردستانە لەگەڵ سەرنوێشتی کۆمەڵانی خەڵک لە سەتی سەراسەریە گیان نەبووە ئەوەی وا لە بێسا بچووکترین شاری ئێرانە داوای دژایەتیە کات و ئاعترازەکە لە شەقام دژ بە فەساد دژ بە فەقر دژ بە گرانی لە کوردستانیشا لە مەریوان و بانۆ سنە و تاوە شارەکان و دیواندە هەموو جێگەی هەر ئەم موسیبەتە هەیە ئەم فەلاکەتە عمومیەی اقتصادیە بەسەر کۆمەڵانی خەڵکە هەموو یەکسانە ژیانی هەموو کۆمەڵانی خەڵک بە سەرتی میلیۆنی وەکو یەک کەوتە ژێر زەختێکی زۆری گرانی و بێپولی لە ناو مردمە دەنەتیجە لەوێ چۆن ئاعترازات هەیە بە نەزەم کوردستان هەتا بە تەجروبەگەرێک وا وجودی هەیە پۆتانسیێلی بانترەوێ و خودی ئەم ئاعتسابە بە نەزەر من ئەتوانێت پێشدەرامەدێ یا حرەکەتێکی زۆر پێشڕەو بێ بۆ ئەوەکە لە داهاتووە مردمی کوردستان و حتا مردمی ئازەربایجان جێگرتر بەم ئاخێزی کۆمەڵایەتیەکە ئەو ڕۆزیاتر لە 80 جێگەیە ئیزافە بن وە قودرەتمەندتری بکە ئێمە ئەم قودرەتمەندیە ئەم بەربڵاویەی ئاعترازاتی کۆمەڵانی خەڵک زۆر مهمە هیچ وەختی وا نەبووە من خۆم لاقل لە هەموویە تحلیلم داوە بەرداوامتە یەکردووە بینیومە لە 88 فقط چەند ڕۆژ میلیۆنی کۆمەڵانی خەڵکاتە سەر شەقامەکان کە ئەو بوو داستانی جیایە و لێ 96 97 98 تش بە گرانی بوو بلەخەرە سەرکوبێ خونینیشی کرد بەڵام 1401 تیاهاتە دەرەوە ئەم وسعەتیشیە نەبوو وسعەتی بەڵێ فەرموو تا کەلیمەیەکە وسعەتی زۆری بەربڵاوی شارەکە بە نەزەر من دەستی سەرکوبی جمهوری ئیسلامیشی کۆتا کردوەسەوە کاگنسان دوایین پەیامەت ڕوو لە جەماوەری خەڵکی کوردستان یا بڵێم تەوەقع یا دوای وتە بۆی کە خەڵکی کوردستان بوێرانە وەکو مانگرتنەکانی پێشوو بەرەوپیری ئەم مانگرتنەش بچن و دوکان و بازار تەحتیلکەن چییە؟ دوکان و بازار هەمیشە کردویانە هەمیشە ستونی یا پایەی واقعان مقاوم و ئەسلی مانگرتنەکانی کوردستان بوون کە ئێمە بەش بە حاڵی خۆمان هەمیشە سپاسگوزاریانی ئەزانین هەزینێ ماڵیشیان بووە زەرریان کردووە گشتەوانە هەموو کەسێ زانێ بەڵام تایبەتی تر پەیامی من لەو چەند ڕۆژە زۆرتر بۆ کوردستانەوەیە کە کارمەندان ئیدارات معلمان خوێندکاران کاریگەران لە کارگاهای جۆرا و جۆرە و لە مەراکزی کارە و بە تایبەت دوو بەش کارگەرانی شارەداری کارمەندان لە ئیداراتە بە نەزەم ئەمانە
کارمەندان سەهمێکی بچووکیان بووە لەو ئەتساباتی پێشووە با ئەوە زۆر بە ڕۆشنی بڵێ ئەبێ جوبرانی بکەنەوە ئەبێ ئەوان ئەبینن کە چه خیزشێکی کۆمەڵایەتی وەسیع لە سەحی سەراسەری ئێرانە هەیە ئەوانیش هاوسەر نوێشتن ممکنە چەند ملیۆن حقوقیان سەر و خواربێ لەگەڵ کاریگەرێکە کار لە شارەداریایە لە مرکزێکی ترا کارەکە یا دەرامەدی لەگەڵ کۆڵبەرێکە بانتر بێ وەلێ سەردوێشتەکە بۆ فەلاکەتێکی عمومی فەقر بێپوڵی واقعەن بۆ هەموو کەسێکە دەرنەتیجە من ئەڵێم کوردستان هەمیشە بە ئیتکا بە تەعتیڵی بازار و ئیتکا بە نەهادهای کۆمەڵایەتی کە زۆر چالاکانە کاریان کردووە بە ئەتسابیان سەرکەوتوانە بردووەسە پێشەوە هەر ئەم ئیتفاقاکەوێ بەڵام بە بەشداری و یا سەهمی کارمەندان و کارگەرانی شارەداری و کارگەرانی مەراکزی کارگەری زۆر بێت و ئەم ڕۆژە تەعتیڵ بکەن بعنوان اعتصابێکی سیاسی لە کەناری ئەم ئێترازاتە کە ئەوڕۆ دەنگی واقعەن تەبەقەی کارگەرە زەحمەت کێشە لە تواوی ئێرانە کە دش بە فەقر و فەساد و گرانی و ئەوانەیە من تایبەتی ئەمەوێت حتا فعالینی کۆمەڵایەتی بەسیچکەم کە تێبکۆشین لە کەناری تەعتیڵی بازار و هەموو جێیەکە کارمەندان و کارکنانی ئیدارات و مەدارس و معەلمەکانیش بەم ئەتسابە پەیوەست و ژنان لە کوردستانە هەمیشە نەخشێکی زۆر پێشڕەویان بووە هەم پێشڕەویان بووە هەم ژنان نەخشێکی زۆر مەحبوب بە قەوڵی فارسی خۆشەویستی کۆمەڵانی خەڵکن لە سخۆنڕانیەکانیانە لە ئەنجومەنەکانیانە لە ئەوەی کە هەمیشە لە پێشەوەی ئێترازاتا بوون ئەوان جارێکی تر لە سازماندەهی ئەم مانگرتنە ئەتوانە نەخشێکی زۆر بەرزیامێ بە تایبەت وەختێک ئاڵای سەرکەوتوانەی ژن ژیان ئازادی هابەتەسییانەوە زۆر سپاس کاگنسان ئێمە بەیانی ڕۆماڵی هەواڵەکانی تایبەت بە مانگرتنەکەین هیوادارین مەجال هەبێ و جارێکی تر بین پێکەوە باسە سەرکەوتنەکانی ئەم حرەکەتە ناڕزایەتیە بکەین زۆر سپاس لە تەلەڤیزیۆنی کۆمەڵا زۆر خۆشحاڵ بووم بە ئومیدی سەرکەوتن بە ئومیدی سەرکەوتن بۆ جەنابێشت کاتی خۆش هاوڕێیان میوانێکی ترمان لەگەڵ ئێستا بەڵام بە یەک دوو پەیامان بۆ هاتووە بیخوێنینەوە پەیامان تۆنوێتی وێڕای ڕێز و سپا و ماندوونە بن هاوڕێیان هەروەک پێشتر چۆن خەڵکی کوردستان هاتوون بەرەو پیری بانگەوازەکانی ترەوە ئەم جارەیش وەکو هەمیشە بەداخستنی دوکانەکان و کارگاکان نیشانیە دێن بە دڵ و بەگیان ئامادەین بۆ هەر جۆرە بانگەواز لەلایەن حیزبەکانەوە بژی کوردستان لەلایەن کۆمەڵێک لە بازاڕیان و لاوانی شاری مەریوان پامێکی تر هاتووە نووسێتی ئاگادارن کە کۆمەڵێک لە دەست بەسەرکراوەکانی شیراز بەرەو پادگانی ساڕۆڵا براون و داوایان کردووە کە خەڵک بەدەمیانەوە بچن گوایە ئەمەی لە کاناڵێکی هەواڵیەوە بۆ من نردووە زۆر سپاسیەکەین دەرحاڵ نازانم دەنگی ئەمە لەوانەیە ئێستا بە شیراز نەگات بەڵام توێتی کۆمەڵێک لە دەست بەسەر کراوان دەبن بەرەو پادگانی ساڕۆڵای لای مەیانی معەلیم داوای لە خەڵکی شاری شیراز کردووە کە بچن لەناو کۆڵانی 55 بلواری پاسداران پامێکی ترمان بۆ هاتووە نووسێتی ئێمە درێژە پێدەری شۆڕەشی ژن ژیان ئازادین ئەمڕۆ لە وەفا بە پەیمانی گیانبەخکردوانی شۆڕەشی ژیناو هەموو گیانبەخکردوانی ڕێبازی ئازادی و یەکسانی هاتوینەتە سەر شقام و هاوار دەکەین ژیان و ئازادی و کەرامەتی ئینسانیمان دەوێت بۆ هەمووان ئەمڕۆ نەتەنها بۆ نان بەڵکو بۆ ژیان نەتەنها بۆمانەوە بەڵکو بۆ کەرامەت و شانازی مرۆڤ و بۆ داهاتوویەکی مرۆڤانە هاتوونەتە مەیدان گرانبوونی بێسنووری پێداویستیەکانی سەرەتایی ژیان پشتی زۆرینەی خەڵکی شکاندووە موچە و حەقدەستەکان
کە لە ژێر هێڵی هەژارین و سەبەدەی ژیانیان تایبەتمەندکردنەوە و تاڵانکردن و ڕاندخۆری و بوونی مافیای جۆرا و جۆر سەرکوت زیندان و لە سێدارە و سیاسەتە شەڕخوازانە ژیانی خەڵکی گەیاندووە بەو پەڕی سنووری تێکشکان. کۆمەلگا گەیشتووە بە خاڵی کوڵان و ناڕزایەتیە سەرتاسەریەکان ڕنگدانەوەی ڕاستەوخۆی ئەم دۆخە قەیراناویەن کە کۆماری ئیسلامی هۆکاریەتی. ئێمە بەیانی لە مانگرتنی گشتی سەراسەری لەسەر بانگەوازی کۆمەڵە و باقی لایەنە سیاسیەکان بەشداری چالاکانە دەکەین. هەوڵەدەین ڕۆماڵی ئەخبار و گزارشەکان بکەین و بۆ ئێوەی ئازیزی بنێرین. هیوادارین بەرنامەی ڕاستەوخۆتان هەبێ و لە بەرنامەی ڕاستەوخۆ بڵاوی بکەنەوە. بژین ئێوە، بژین بەرنامە جوانەکەتان، بژی کۆمەڵە. زۆر سپاس بۆم بینەرە خۆشەویستە لە شاری ئازیزی سنەوە ئەو پەیامی بۆ ناردوین. خەڵکی خۆڕاگەری کوردستان هەر وەک لە ڕاگەیاندراوەکانی حیزبە کوردستانیەکاندا هاتووە، سبەینە ڕۆژی پێنجشەممە ڕۆژی بەرەنگاربوونەوەی گشتی خەڵکی کوردستانە و داوا لە هەموو خەڵکی مافخورا و ئازار چێشتووی کوردستان کراوە کە هەموو پێکەوە بەشداربین لە مانگرتنی گشتی. منیش بەش بە حاڵی خۆم داوا لە هەموو ئەو کەسانە دەکەم کە بە هەر چەشنێک لە دەوری حاکمیەتی ڕژیمی ئیسلامی تووشی ئەزیەت و ئازار هاتوون، مافیان پێشێل کراوە، ئازادیان لێ سەندراوە، بێکار کراون، ڕێگای ژیانێکی ئینسانیان لێ بەرتەس کراوە، دەست لە نێو دەست و هاودەنگ لەم مانگرتنەدا بەشدار بن و وەک هەمیشە بە هەمووان نیشان بدەن کە خەڵکی کوردستان لە پێشەوەی هەموو ناڕزایەتیەکانەوەیە بە هیوای سەرکەوتنی خەباتی پێکەوە بوونمان. ڕەحمان محەممەدی، هاوڕێ ڕەحمان محەممەدی، زۆر سپاس بۆ پەیامەکەت. بەڵێ پێم وابێ میوانێکی ئازیز کە پێشتر ناوم لێ برد ئامادە نەبوو هاوڕێیەکانی کەرەمپور، هاوڕێکانی کەرەمپور لەسەر فێڵەیە لە ستودیۆیە، ئەگەر ئامادەیە وەستیکەن. هاوڕێکانی سڵاو لێبێ بەخێر بێ. سلام کاکو گیانم کاتتان باشتر سپاس. سڵاوم هەیە بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. ماندوو نەبوونی یەکەم لە هاوڕێیانی عەزیزم کە لەم چەند ڕۆژەدا زۆر زەحمەتیان کێشاوە و ناڕزایەتیەکانیان بە باشی لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەدا بڵاو کردەوە. زۆر سپاس هاوڕێکانی. گوایە پێت خۆشە پەیامێک پێشکەش بکەیت بە زاراوەی شیرینی هەورامی ڕوو بە کۆمەڵانی خەڵکی کوردستان و بە تایبەت بەشی هەورامان لە کوردستان کە بەیانی بەو خەباتە پەیوەست بن. ئێمە لە خزمەتتان هاوڕەکانی فەرموو. زۆر سپاس. بەڵێ من زۆر پێم خۆش بوو چۆن ئێمە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەدا بەداخەوە بەرنامەی هۆرامیمان نییە و بەداخەوە مەجال نەبوو کە من ئەو بانگەوازەدا بە هۆرامی هەڵگەڕێنمەوە یا کەسی ترە و کاریە نەکرد. بۆیە هۆرامان بەشێکە لە کوردستان و ئەزانم کە بەشێکی زۆریش لە کوردستان تەماشای تەلەڤیزیۆنی کۆمەڵایەکان، بۆیە زۆر پێم خۆش بوو بە زمانی هۆرامیدا بانگەوازێک بۆ خەڵکی ئەو بانگەوازە بۆ خەڵکی هۆرامان لەم ڕێگەوەدا بێژم. پێم خۆشە کە ئاوا دەست پێ بکەم کە خەڵک و هۆرامانی عەزیزاوە شەویسە شماچ ئاگادارین دی کە ئارۆ 11 ڕوێن خەڵک و کوردستانی و خەڵک و شارە جۆرا و جۆرەکە و ئێرانی کە نزیک و 100 شارانێ 11 ڕوێن ئامێنێرە سەر شەقام و داوە ژیانی وی ئازاڵی کەرا، داوە ژیانی وی کەراکە تاوانی بە ڕاحەتی بە ئاسوودەیی ژیان شابوونەوە ژیان کەرانی. بەڵام بەداخەوە لە لایەن و هێزە سەرکوتگەرەکە و کۆماری ئیسلامیەوە هەر پاسەکە ئاگادارێندێ فرێ و کوشێنێ فرێ و زەخمیە بێنێ و زیاتر جە 1000 نەفەراشا زیندانیە کردێنێ.
زینانێ و کۆماری ئیسلامی کە وی تا خازم زاندێ بسەنە قەتڵگای بسەنە کوشتاری بێ زینانیە سیاسیەکە وەکی هیزی حۆت حیزبێ ڕۆژهەڵاتیە بانگەوازی شادان بانگەواز و مانگرتنی شادان جە سەراسەر و کوردستانیەنە وی تا خازم زاندێ کە خەڵک و هۆرامانی خەڵکی خوێنەوارە بە دەیان لیسانس و فۆقی لیسانس لە هۆرامانەنە بێکارێنێ کارشانیا هیچ داهاتووی ڕۆشن شانیا وی تا خازم زاندێ کە جە هۆرامانەنە جا یاگە سنووریەکە پسە نۆسوودێ پسۆ نۆچێ پسۆ پاوێ ئێمە ئەوەڵین خەڵکی ببینمێ کە کۆڵبەری ماکردن کۆڵبەری کە لایق و بەشەری نییە و گیان و خەڵک و ئێمە گیان شابستانشانە دلێ کەف و دەستی شاپێتی کێونانێ کە بێرەگا بارا بەسەر و سفرێشا و پتاوانی لەمەوەی شاوژەن و زاوڵەکەیشا سێرکەرانی و بەداخەوە ئێمە وی تا بەچەمە وی تاویندێ کە سەر و سنوورەکارە چەنی بێڕەحمانە بە گرۆڵیۆ هێزە سەرکوتگەرەکە و کۆماری ئیسلامی جوانەکە ئێمە کوشیان یا چیر و باریانە سەکتە قەلبی مڵۆشاونە و گیان شاجە دەزمڵانی وی تا خازم زاندی کە ئێمە گرت ساڵێوە بە دەیان جوانێمە بەخاتر و جاڵە نائەمنەکە کە بەرپرسایەتی شاهن بە بەرپرسەکە و کۆماری ئیسلامیەوە و جاڵەهایوی نائەمنێنێ خرابێنێ هیچ نوعی جانەیە کە ئی جاڵا ئەمنێ کەرانی ئا جوانە ئێمە بە دەیان نەفەرێ ساڵەنە گیان شاجە دەزمڵانی بەرپرسی گرد و ئانیشا هەن بە کۆماری ئیسلامیەوە هەن سەروشان و کۆماری ئیسلامیەوە کە خەڵک و هۆرامانیش زیاتر بەشەکۆتەر و کوردستانی فرەتەر چۆسنانەوە فرەتەر بێ ئەهەمیەتیش کەڵێنێواتم خوێنەوارێن مێ فرە بە دەیان لیسانس و فۆقی لیسانس و شایە زیاتری چمابوونە بەڵام جە کەمترین ئیمکاناتی ئێمە بەهرەمان هەنجە هۆرامانەنە هۆکی سەبێ مەجالیوە چنی مابەقی بەشەکۆتەر و کوردستانی خەڵک و هۆرامانیش بەشداری کەرانی دەنگ و ناڕەزایەتی وێشا دەنگ و ئاعتراز وێشا ئەوزا پاڵ و مابەقی خەڵک و کوردستانی و بە جمهوری ئیسلامی کە وێ ماخازم زانبی جە سەرەتاوە هەر ناژواتن بە جمهوری ئیسلامی ئێستەیج نێوی گۆرە وا چۆنە و من تکات نەکردونە کە سەبێ بەدەم و ئی بانگەوازێوە بێدێ دوکانەکە تا بیندێ ئەگەر کردی و ئیجازە مەڵێ دێ زاوڵەکی تا بلا مەدرسە و مەلدێنە دلێ بازار و شەقامی تا دمانی مەڕێت بە دەنگ وی تاوزدی پاڵ و دەنگ و مابەقی بەشەکۆ کوردستانی فرۆ کەسا شاید واچانی ئیستا خەڵک هەن بەرەوە و ئی بانگەوازە خەڵکی کەرۆوە یانە مانگرتنی بە عام یا بە گشتی چێوی چەندها چێوی خاسی ژەنێ یوانێکێ شارە جۆرا جۆراکانەنە کە ئیعترازن ئی ئەعترازە پەرتەوازێنی بەڵام مانگرتن کەرۆش سازمان یافتە مانگرتن کەرۆش ڕێکخراو و گردێ بە یەکدەنگ بە سکوت و وێشە ماچا بە هەم کۆماری ئیسلامی هەم بە گرد و دنیای کە ئێمە ناڕازیین میچی وەزعەیە ئێمە ئەتر چی زیاتر ئی وەزعی قبوڵە مەکەرمێ و ئانەکە هیچ ئاسیبێ مەیاوەلەو هیچ کەسیوی نە دەستگیریە هەن نە کەسێ بە گرۆڵیۆ هێزە سەرکوتگەرەکە و کۆماری ئیسلامی بریندار بۆنە زەخمی بوونە یا گیانەجە دەزمەوە پۆکی ئی هینێ هەنێ ئێمە دماتر دمۆ مانگرتنەکە و ڕواهاوی دماتر کە مەیا شۆنە مانگرتنەکەرم تامەی بێمێ خیابان و ئی مانگرتنە زۆر فرە گرینگە داوا تابنەکەرونە کە دەنگ و وی تا دیسان وزدێ پاڵ و دەنگ و مابەقی بەشەکۆ کوردستانی و بەدەم و ئی حۆت حیزبێوە بێدێ کە سەرەتاوە حیزبیشمە بێنێ و بەشی وێشتا ئێستا کە هەندێ هۆرامانەنە ئەندامێ ئی حیزبا بێندێ فرەفرە سپاس تاکەرونەوە زۆر سپاس کە گیان کە ئەم مەجالتانەدا بەمە سپاس بۆ تۆکانی گیان من چون هەورامی نازانم نەهاتمە ناو قسەکانێکی شت پرسیاریشت لە ناکەم پەیامەکە هەموو شتێکی تیا بۆ حاڵی بووم سپاس بۆی کە هاتی لەم بەرنامە بەشدار بووی خۆشحاڵ بوو سپاس بۆ ئێوە بۆ بینەرانتان چای منی سەرچاو
لە درێژەی بابەتی ئەم شەومان بەرنامەکەی ئەم شەومان هەرچەند لام وایە مەجالێکی زۆرمان نەماوە ناوبڕێکمانە بێ و دێنەوە بلاتە. دەکەن بەسەر شانە ئاوازێکن ئەقیژێنن بەسەر لێوی باڕانە ئەو زولفانی سەما دەکەن بەسەر شانە ئاوازێکن ئەقیژێنن بەسەر لێوی باڕانە سوێن بە ئاسۆ سوێن بە دایکم سوێن بە کۆماری باوکەکان سوێن بە قرچەی پەلکەکانە وەختێ دەڕژێ لەسەر شانە مەزروی کۆڵانەکان چاوەڕوانی شەقامەکان بۆ ژنجیان بۆ ئازادی بۆ دوا ڕۆژێک پڕ لە شادی بۆ ژنجیان بۆ ئازادی بۆ دوا ڕۆژێک پڕ لە شادی بۆ هیواتان ناواتەکان بۆ زانیاری خەباتەکان ژنجیان ئازادیە ژنجیان ئازادیە ژنجیان ئازادیە بەسەر هەڵدان ئازایی بە تێکۆشان بۆ ژنجیان گیان ئێمە خەڵاتێکە بۆ وڵاتمان بۆ ئازادی سوێنمان بەژن سوێن بە ژیان ئەمە لوتکەی سەربەرزیە ئازادیە 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 ئازادی 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 سوێنمان بەژن سوێن بە ژیان ئەمە لوتکەی سەربەرزیە ئازادیە 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 ئازادی 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 سوێنمان بەژن سوێن بە ژیان ئەمە لوتکەی سەربەرزیە ئازادیە 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 ئازادی 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 سوێنمان بەژن سوێن بە ژیان ئەمە لوتکەی سەربەرزیە ئازادیە 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 ئازادی 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 سوێنمان بەژن سوێن بە ژیان ئەمە لوتکەی سەربەرزیە ئازادیە 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 ئازادی 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 ئازادی
بەڵێ بینەرانی خۆشەویست لە خزمەتان داین بۆ درێژەی بەرنامەی ڕاستەوخۆ. مانگرتنەکان، ناڕەزایەتیەکان، سەرشەقامەکان لە زۆربەی شارەکانی ئێران هەر ئێستا کە بەردەوامە. لە مەشهەد، لە کوی ئەمیر تەزاورات بەردەوامە و لەسەر شەقام هاوارەکەن مەشهەد خەریکە ئازاد دەکرێت. لە شاسوار خەڵک لەگەڵ هێزە ئەمنیەتیەکان دەرگیر بوون. لە مازەندەران لە شارۆچکەی شەحسەوار هەر خەڵی لەسەر شەقامە و بە تایبەت خوێندکاران و لاوان هاتوونەتە سەر شەقام و دژ بە دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی دروشمەدەن تێکەڵچوون دروست بووە لە شاری توربەتی حەیدەریە. ئەمانە هەواڵهایەکن کە هەر ئێستا لە ناو کاناڵە خەبەریەکان بڵاو بۆتەوە کە ناڕەزایەتیەکان لە زۆربەی شار و شارۆچکەکانی ئێران بەردەوامە. پەیامێکمان بۆ هاتووە هەستیار لە مەهاباد. کاکەستیار نووسیوەتی سڵاو هاوڕێیان، سەرەتا دەستخۆشی لە جەنابت دەکەم، کاکاکە و دواتریش دەستی کۆمەڵە تیوی خۆش بێت بۆ بەرنمەکەی. هاوڕێ بەداخەوە دوای ئەوەی کە لەلایەن تەلەڤیزیۆنی ئینتەرناشۆناڵ پەهلەوی بۆڵد کراوە، بەشێک لە حیزبەکان ترسیان ڕێککەوت و زۆر بە ئەسپایی و بە ترسەوە باسی هەواڵەکانیان دەکرد. نابێت کۆمەڵگا لە ئاڵ و گۆڕ ترسێنین و بیر بکەینەوە کە پەهلەوی تاکە ئەلتەرناتیوە و کۆتایی مێژوویە. هیوادارم ئەوەمان لەبەرچاو بێ کە ڕووخانی کۆماری ئیسلامی دەستپێکە و مبارزە کۆتایی نایەت. بژی مانگرتن لە کوردستان، بژی کۆمەڵە، بژی کۆمەڵەی سەربەرز. سپاس بۆ کاکە هەستیار. لە مەهاباتەوە خەڵکی تێکۆشەر و شۆڕژێڕی کوردستان ئەمڕۆ شەقامەکانی ئێران گۆڕەپانی ڕاپەڕینێکە لە دژی ستەم و هەژاری و ناداتپەروەری. بێدەنگی هاوبەشیە لەگەڵ ستەم و بێکرداری درێژە پێدەری دۆخی ئێستایە. کوردستان هەمیشە سەلماندوێتی کە مانگرتنی گشتی چەکی هوشیاری گەلە لە دژی سەرکوت و ستەمکاری. بام جارەش وەک مانگرتووەکانی ڕابردوو بە مەبەستی پشتیوانی لەگەل ڕاپەڕینی سەرتاسەری خەڵکی ئێران مانگرتنێکی گشتی ڕێک بخەین و نیشان بدەین کە کوردستان لە پێشەنگی خەباتی ئازادی و یەکسانی و ئینسانی ڕاوەستاوە. یەکڕێزی و خۆڕاگریە کە سەرکەوتنمان مسوەگەر دەکات. هەر بژین متەلیبی ئەنوەری. ئەمەش پەیامی هاوڕێم تەلیب بوو کە بۆمان هاتبوو ئەوەی پێشوش کاکەستیار. بەڕێزان، ویدۆیەکمان بۆ هاتووە لە هونەرمەندی خۆشەویست کاک ناسری ڕەزازی، تایبەتی نردوێتی لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە بڵاو بێتەوە بە زاراوەی شیرینی کەلهوڕی ڕوو بە شار و شارۆچکەکانی کرماشان و ئیلام و مەلەکشایی و خواروی کوردستان. داوا لە هاوڕێیان مەکەم کە ئەم ویدۆیەی لەم بەرنامە بۆ بڵاو بکەینەوە، تایبەتی نردوێتی بۆ بەرنامەی ڕاستەوخۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. ئەگەر ئامادەیە هاوڕێیانمان لە بەشی تکنیک فەرموو. ئەو نیشتمانیانە لە عەزیز خەڵکە قارەمانە بڕستان و ئیلام و کرماشان و شارەی لە ترەکە کوردستان لەی نۆڕۆژە گوزەشتە من جوری قسە بکەم کە گشت بتوانن حاڵی بن ئەو مبارزە کە لە ئێران مەخسوسەن لە کوردستان دەست پێ کردیە فرێ خاص چوودە پیش. ئێمە سەربەرزی من چون ئی مبارزەی ئیمە نەتیجەی مبارزەی سەدان ساڵە پیشە، هەتا ڕەسیدە خەباتیان مبارزەی ژن، ژیان، ئازادی، ژینە. من فەرە ناڕەحەت و پەریشانم کە لە
مەڵەکشا و ئابدانان و چەند شوێنەی لە ترەک خوێنە فرە ڕشیاس وەلی مطمئنم دڵنیام کە ئیوە عاقڵانە و هوشیارانە چنە پیش ئی مبارزەی ئیمەیش پەیوەندی وە هیچ لایەن و هیچ کۆمەڵ و هیچ دەستەیەکەوە نەیریت احتیاجیش وە پشتیوانی کەس نەیری من ئیمە خۆمان بایەست لەسەر خۆمان حەساب بکەیمن من افتخار وە پیتان کەم کە فرە عاقڵانە چنە پیش چون بایستی کارێک بکەیمن کە بەهانە نەیمن دەستە ئیران یا کۆمارە ئیسلامی کە بە ناحەق خوێنە جوانەی لە ئیمە بڕشید یەی جارە ترەک دەستە هاوکاریتان ئەگوشم میدوارم سەرکەرتی بن چون فرە عاقڵانە چنە پیش ئیمە دژە شەڕی من ئیمە دژە خوێنڕشتنی من ئیمە داوای حەق و حقوقە چەندین ساڵەی خۆمان کەیمن من لە ناخە دەرونم پڕ بەدڵ هاوبەشە خەمە ئەو خانەوادەی لمە کە خوێنە ڕوڵەکانیان لە ئەی مبارزە ڕشیاس تەنیا تشتی کە لە لای ئیمە گرینگە یەسە هەرچەند ئیمە ساڵانە ساڵە مبارزەکەی من وەلی وەتەنیا یەی ملەت لە ئیران ئی گرفتە چارەسەر نییەوە بایست گشتمان دەست بێمە دەستی یەک هاوپشت پشتیوانی یەکتر دوور لە خشونەت و خوێنڕشتن متەمەدنانە و شاسیانانە بچیمنە پیش یەک جارە ترەک من داوای سەرکەوتن ئەڕاتان کەم بژی کورد و کوردستان و بژی مبارزەی بەرحەق کل خەڵکەی لە ئیران بەڵێ زۆر سپاس بۆ هونەرمەندی دەنگخۆش هونەرمەندی خۆشناو هاوڕێ ناسری ڕەزازی کاک ناسری ڕەزازی کە ئەم ویدۆ پەیامی نردبوو بۆ تەلەڤیزیۆنی کۆمەڵە کە لە بەرنامەی ڕاستەوخۆ بۆی بڵاو بکەینەوەنە زۆر سپاس بۆ ئێوە پەیامێکمان بۆ هاتووە نووسێتی ئەمڕۆ ئێمە کرێکاران مامۆسایان پەرستاران خانەنشینان قوتابیان ژنان و هەموو خەڵکانی زەحمەتکێش شار بە شار هاتوینەتە سەر شقام و هاواری ئازادی و یەکسانی دەدەین تاکەی هەژاری تاکەی کۆیلایەتی تاکەی یەخسیربوون لە چنگی پەیمانکاران و مافیای ئاو و کارەبا و تەندروستی کە بە پەیوەندی لەگەڵ باندەکانی دەسەڵات هەر ڕۆژ قەڵەوتر دەبن و ژیانی خەڵک هەر ڕۆژ وێرانتر دەکەن تاکەی زیندان لە سێدارە فەرمانی حجاب و گەشتی سەرکوت ئێمە نە لەگەڵ خەڵکانی جیهان جەنگمان هەیە و نێپێویستمان بە وزە و بۆمبی ئەتۆمە و هێزە نیابەتیەکان هەیە ئەم سیاسەتتانە کە پشتی خەڵکتان شکاندووە ئێمە دەبێت یەکگرتو و یەکپارچە دژی سەرکوت و کوشتنی حکوومەت ڕاوەسین و لە تەنیشت خێزانەکانی گیانبەخکردوان و داتوازان بین ناڕەزایەتی مافی ئێمەیە بۆ ئازادی هەموو دەزگیرکراوان ناڕەزایەتیە گەلیەکان و هەموو زیندانیانی سیاسی بە هەموو هێزمان تێدەکۆشین و داوای کوردستان و ئێرانێکی بێ سێدارە و دیکتاتۆر دەکەین خەڵکی تێکۆشەری کوردستان دەبێت بۆ درێژە پێدان بە خەباتیان تا ڕووخانی کۆماری ئیسلامی هاودەنگ لەگەڵ لایەنە سیاسیەکان بە تایبەتی کۆمەڵە لە مانگرتنی گشتی ڕۆژی پێنجشەممە هەژدەی بەفرامبار بەشدار بن و بۆ درێژە پێدان بە خەبات تا ڕزگاری ئەژگارێکی لە دەست دەسەڵاتی نگریسی کۆماری ئیسلامی دەست لە ناو دەست و یەکگرتوو بین ئازاد لە شاری بۆکان زۆر سپاس بۆ کاگازات بۆ ئەم پەیامە جوان و بەنرخی
کاک ئەحمەدی ساڵحیمان لەگەڵایە ئەگەر لەسەر خەتە کاک ئەحمەدمان بۆ بێنە سەرەوە بە هاوڕایانمان دەڵێن پێشبە ناوبڕێک کلیپێک بڵاوەکەینەوە جا ئەچینە لای کاک ئەحمەد فەرموو. شیریانی بخشنده مارو سالو جان 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 رالای گرگری رالا رنجری میجو ناشنایی تاجان من ماده میرنامش کاده آوزان دیگو جان رو جان 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 تیشه مایا ریده مایا ناگی ندوایی نتاقیره ندوریده سرما بسیدی و آزاری جان 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 نمارو خیلی بیلمان نفسیره جای من دیناهیره خیلی شایی بەڵێ بینەرانی خۆشەویست من پێم وابوو هاوڕێ ئەحمەد بە شێوەی ڕاستەوخۆ هاتووەتە سەر هێڵ و دەیانەوێت لەگەڵمان بن لەم بەرنامە بەڵام وا دیارە پامێکی ویددیۆیی نردووە بۆمان ئەگەر ئامادەیە هاوڕێیانی بەشی تکنیک پەیامەکەی کاک ئەحمەدی ساڵحی خۆشەویستیشمان بۆ بڵاوکەنەوە زۆر سپاس. شۆڕژگێر و خەباتکاری کوردستان وێڕای ڕێز و سڵاوم من ئەحمەد ساڵحی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە و یەکێک لە نوێنەرانی کۆمەڵە لە ناوەندی دیالۆگ بۆ هاوکاری هێز و لە نەوسیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە بە هاوکاری یەکتر پرۆژەی مانگرتنمان ڕێکخستووە. سەرەتا لە قوڵایی دڵەوە درود و سڵاو دەنێرم و ڕێز دەگرم لە یادی هەموو ئەو خۆشەویستانەی کە لە پێناو ئازادی و ڕزگاری لە دەست زوڵم و ستەم و نابەرابەریدا گیانی شیرینیان بەخت کردووە. بە تایبەت ئەو ئازیزانەی کە لە نەڕازایەتیەکانی ئەم چەند ڕۆژە لە ناوچەکانی کرماشان و مەلکشایی و لوڕستان و شوێنەکانی دیکەی ئێران کەوتنە بەر هێرشی درەندانەی هێزە جنایەتکارەکانی کۆماری ئیسلامی و
جانی ئازیزیان فدا کرد هەروەها هاوخەمی دەردەبڕم بۆ بنەماڵە داخدار و سەربەرز و سەرفرازەکانیان من لەو مەجالە کورتەدا سەرەتا دەمەوێت بڵم کە کوردستان هەمیشە لە ڕێزی پێشەوەی خەبات لە دژی دیکتاتۆری و سەرکوت بووە و لە هەر قۆناغێکدا تاکتیک و شێوەی گونجاوی لەگەڵ بارودۆخەکە ڕەچاو کردووە هەر دەم کڵای مقاومەت و خۆراگری و بەرخۆدان بووە و ئێستاش هەیە لە نەورۆزی ئەو ساڵەوە تاکو ئەمڕۆ کوردستان نیشانی داوە کە تا چ ڕادەیەک لە هەموو مەجالێکدا دەزانێت چۆن و بە چ شێوەیەک ئیرادەی خۆی لە ئاستی جەماوەریدا بە شێوەی مەدەنی و وشیارانە نیشان بدات کوردستان ئێستاش و لەو ساتە وەختەشدا ئەو زەرفیەت و توانایەی هەیە کە پێشڕە و پێشەنگ و لانکەی شۆڕش و گوڵی سەرتۆپی خەبات و مقاومەت بێ وەکەمیشە خەڵکی خۆراگر و شۆڕشگەری کوردستان بە لەبەر چاوگرتنی ئەو بارودۆخە نوێیە لەسەر بانگەوازی حەوت لەو حیزبە سیاسیانە کە لە کوردستان چالاکیان هەیە ڕۆژی پێنجشەممە هەژدەی بەفرانبار دیاری کراوە بۆ مانگرتنی گشتی و پشتیوانی و لێگرێدانی ئەو احتراز و ناڕەزایەتیانەی لەسەر تاسەری ئێران لە کایەدایە زۆر ڕێکراوی چەپ و تێکۆشەر لە ئاستی ئێرانیشدا پشتیوانی ئەم بانگەوازایان کردووە با ڕۆژی پێنجشەممە بە نەچوونە سەرکار و داخستنی دوکان و بازار و لە ماڵدامانەوە پەیامێکی سیاسی بەهێزی دیکە بنێرین بۆ هاوچارنووسەکانمان لەسەر تاسەری ئێران و بڵێن کە کوردستانی شۆڕشگێڕ قەڵای لەشکان نەهاتوو پاڵە پشت و هاوخەباتتانە وەکو هەمیشە خۆشەویستان مانگرتن بەرزترین ئاستی هوشیاری سیاسیە چونکە نیشانی داوە و نیشان دەدات کە چەک و زیندان و زەخت و زۆر و داپەڵۆسین ناتوانن بەرامبەر بە ئیرادەی گەلێک بوەستنەوە کە بڕیاری داوە دەستەکانی لێک گرێدا و کار بۆ بەردەوامی زۆر وستەم نەکات وەرن با بەسەرخستنی مانگرتنی گشتی ڕۆژی پێنجشەممە هەژدەی بەفرانبەر بکەینە ڕۆژێکی مێژووی دیکە لە خەباتی شۆڕشگەرانەی خەڵکی کوردستاندا شاد و سەرفراز و سەرکەوتوو بن چناران تابلۆیەکان یا تابلۆی ئیدارەی بەسی جوانە لێکراونەتەوە
هەواڵێکی ترێش هاتووە کە بەعرسانی بگەێنم ئەڵێ زێنەبی جەلالیان وەریشەی مرادی سەکینە پەروانە و متەلیبی ئەحمەدیان 4 زیندانی سیاسی کورد لە زیندانەکانی یەز و ئەوین کە ئەمانە هەم زیندانی درێژماون وەکو زێنەبی جەلالیان لە زیندانە هەم بازەن حکمی عدامیشیان هەیە هەروەها پەریسای کەماڵی زیندانی خەڵکی یەست ڕایان گەیاندووە کە ڕۆژی پێنجشەممە 18 بەفرانبار هاوکات لەگەڵ مانگرتنی گشتی لە کوردستان لە زیندانەکانی کۆماری ئیسلامی مان لە خواردن دەگرن. پێشتر کە لە پشتیوانیکردن لە ئەو بانگەوازەی کە لایەنە سیاسیەکان داویانە بوو مانگرتن لە کوردستان ئەو چەند زیندانە سیاسیە کە ناوم بردن ئەوانش پێشوازیان کردووە و هاوکات داوا لە خەڵکی کوردستانەکەن دەڵێن ئێمە لە زیندانمان دەگرین ئێوەش لە ماڵەکانی خۆتان دابنیشن و مێ دەرەوە و دوکان و بەغزار و ئیدارە و خوێندنگا و کارگاکان دابخەن. زێنەبی جەلالیان وریشەی مرادی سەکینە پەروانە و متەلیبی ئەحمەدیان 4 زیندانی سیاسی کورد هەروەها پەریسای کەماڵی لە زیندانەکانی یەزد و ئەوینن داوایان کردووە کەمان دەگرنەوەن و ئێوەش پەیوەستن بە مانگرتنەکانەوە. پامێکم بۆ هاتووە ئەڵێ سڵاو و ڕێز بۆ ئێوە بەڕێوەبەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە پرسیارێکم هەیە هەروەک خۆتان دەزانن لەم چەند ڕۆژەی ئاخردا کوڕی ڕەزا پەهلەوی لە هەموو شوێنێک دەردەکەوێت و خۆی وەک شای داهاتوو داناوە. بۆچی کۆمەڵە لەم بارەوە وتاری نییە و ڕۆشنگەری بۆ خەڵک ناکات هەرچەند خەڵکی کوردستان بە هیچی دانانێن بەڵام لازمە کۆمەڵە خەڵک وشیار بکاتەوە هەر بژین حاجەر لە پیرانشەرەوە. زۆر سپاس بۆ بەڕێز حاجەری خۆشەویست لە شاری پیرانشەرەوە. بینەرێک پەیامی داناوە ئەڵێ دەنگ نییە نازانم هاوڕانی بەشی تکنیک کۆنتڕۆڵی بکەن ئایا دەنگ هەیە نا. هاوڕێیان دەنگ نییە؟ بەڵێ هاوڕانی بەشی تەکنیکەڵێن دەنگەیە بزانە احتمالەن لە تەلەڤیزیۆنی ئەوانەی کە چاومالیەکەن ئێستا لە تەلەڤیزیۆنن زانن دەنگ نییە. بەڕێزێک پەیامی ناردووە نەدەم پەیامەکەی سەوتیە یا تەسویری بەداخەوە بۆم بڵاو نابێتەوە پەیامەکەی ئەم خۆشەویستەمان. زۆر داوای لێبوردنەکەم بەڕێزێک پەیامی هەم سەوتی داناوە هەم تەسویری بەڵام بە شێوازێک لای من ناکرێتەوە لە هەر حاڵ ئەگەر بکرایەوە حتمما هەوڵمەدا کە لە بەرنامەکەیە بیگونجێنم. هاوڕێیان ئازیزان و خۆشەویستان کۆمەڵانی شۆڕەژێڕی خەڵکی کوردستان کاتی بەرنامەی ڕاستەوخۆمان وردە وردە ڕوو لە کۆتاییە وەک دوایین پەیام وەک دوایین داخوازی کە لەم ساتە وەختەیە و لە ئاخرەکانی شەو لە لای ئێوە بڵاویەکەینەوە داواتان لێ دەکەین دوکان و بازار ئیدارات و مەدارس بە شێوەیەکی جەماوەری و گشتی بەیانی دابخەن و بەو مانگرتنە پەیوەستن. سەرکەوتن لەم مانگرتنەیە بەشداریکردنی جەماوەری لەم مانگرتنەیە نایەکی ئێجگار گەورەیە بە کاربەدەستان و دەسەڵاتدارانی دیکتاتۆری کۆماری ئیسلامی. پشتیوانیەکی بەهێزە هاوپشتیەکی بەهێزە لە باقی ناڕازیانی سەرشەقام کە هەر ئێستا ناوی شارەکانم برد لە ئابادان و مەشهەد و تاران و نەیشابۆر و توربەتی حەیدەریە و مازەندران و لە هەموو شار و شارۆچکەکانی ئێران لە زیاتر لەوە 92 شاری ئێران. پشتیوانیەک و ئیعلامی هاوپشتیەکی بەهێزە لەگەڵ باقی ناڕەزایەتیەکان. هەنگاوێکی قایم و بەهێزە بۆ داهاتووی خەبات دژ بە کۆماری ئیسلامی و بۆ ڕزگاری ئێژگاریمان لەم دەسەڵاتە نگریسە. بۆیە
هەمومان بە هاوپشتی یەکترین بەیانی بەدەم بانگەوازی لایەنە سیاسیەکانەوە دێن و لەم مانگرتنە گشتی و جەماوەریەدا بەشدارە بین. لە حرەکەتێکی جەماوەری بەهێز کۆماری ئیسلامی دەستی کورتە بۆ سەرکوت و سەرکوب. ناتوانێت شارێک چەند شار پارێزگایەک دەست بەسەر بکات، نانیان ببڕێت، زیندانیان بکات ئەگەر حرەکەتەکە جەماوەری بێت. هیوای سەرکەوتنی دووبارە بە هیواین هەژدەی بەفرامبار بچێتە ناو مێژووی پڕ لە شانازی خەبات و تێکۆشانی خەڵکی کوردستان، وەکو 16 گەلاوێش، وەکو 12 گوڵان، وەکو 28 خەرمانان، وەکو هەموو ئەو ڕۆژە مێژوویانەی کە لە بزوتنەوەی شۆڕژگێڕانەی خەڵکی کوردستان بە مانگرتنەکانتان تۆمارتان کرد. هەژدەی بەفرامباریش بچێتە ناو ئەو مێژووە پڕ لە شکۆ و شانازیە. جارێکی تر هیوای سەرکەوتن بۆ هەمووتان نەخوازم. سپاس کە لەگەڵمان بوون. سپاس بۆ پەیامە جوانەکانتان. ئێمە بەیانی هەر لە شاشەی تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە هەوڵەدەین هەر لەسەر لە بەیانیەوە ڕۆماڵی ئەو تێکۆشانە بەرینەی بەیانیتان بکەین. بە شێوەی ڕاستەوخۆ دێنەوە خزمەتتان، راپۆرتەکان بڵاوەکەینەوە هەر لە ڕێگای ئەم ژمارە تەلەفۆنەوە یا لە ڕێگای هەر پەیوەندی کە ئێوە بە هاوڕێیانی کۆمەڵە لە بەشە جۆرە و جۆرەکانە هەتانە. وێنە هەواڵ و ویدۆ هەواڵ و پەیامی دەنگی و نووسینی خۆتان بۆ ئێمە بنێرن. ئێمە هەوڵەدەین ئاخردانەی لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە بڵاو بکەینەوە. هیوای سەرکەوتنم بۆتان هەیە بژین خەڵکی شۆڕژگێڕی کوردستان. ماڵەوە. جمهوری سرمایه‌داری و اسلامی ایران از سال 1357 تا کنون تنها از طریق فروش نفت 1,700 میلیارد دلار درآمد داشته است. این رژیم فاسد با آن درآمد کلان چه کرده که اکنون 80% از شهروندان ایران در زیر خط فقر بین المللی زندگی می کنند. این رژیم مشروعیت باخته در حال حاضر با چاپ پول و فروش اموال عمومی هزینه سرکوب یعنی حقوق و مزایای بازپرسان خودفروخته، جلادان، زندانبانان و جانیانی را می‌دهد که در خیابان‌ها به کشتن و معلول کردن انقلابیون و مبارزین معترض مشغول هستند. باید این نیرو را هرچه زودتر ناکارا کرد و زمینه سرنگونی رژیم را فراهم نمود. مردم معترض و دلاوران خیزش دی‌ماه 1404 خوب می‌دانید که هر روز عمر اضافه این رژیم مستبد و استثمارگر به معنی تشدید فقر، بیکاری و بی‌حقوقی سیاسی میباشد. مردم مبارز با شعارهای نان کار آزادی، زن زندگی آزادی، مرگ بر خامنه‌ای و نابود با جمهوری اسلامی مشغول فتح دوباره خیابان‌ها میباشند. اکنون مردم کردستان که اعتراضاتشان را کم کم به خیابان‌ها آوردند مصمم هستند تا در جواب به دعوت عمومی احزاب کردستانی در روز پنجشنبه 18 دی ماه یعنی فردا با اعتصابی یکپارچه حمایت و هم‌آوازی خود با جنبش سراسری را اعلام دارند. مرگ بر جمهوری اسلامی، زنده باد انقلاب. Love
شێریژیانی بەخشندەی ماڵ و سال و جان 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 ڕۆڵەی کارگەری باڵە و ڕەنجەری مێژ و ناشێنایی تاجانمان مابێت بیرلا مێشکابێت ئەوزان تێکۆشان بۆ ژان 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 پیشەی ئێمەیە ڕێگەی ئێمەیە ناگەینا دوایی دێن نەتاقیڕێت نادووری دێت سەرما و بسێتی و ئازاری ژان 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 نامەڕوخێنێ بیرمان نافێنێ دوایمان تێناهێنێ خوێنی شاهیدان ئەو تۆوەی ڕووان هەزاران گوڵی سووری جوان 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 مەشغەڵ بەدەستن یەک بیر و هەستن تا سەرکەوتن ناوەکن پارتیزانی شێری ژیانی بەخشندەی ماڵ و سار و جان 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 ڕۆڵەی کارگەری باڵە و ڕەنجەری مێژ و ناشێنایی
هاونیشتیمانیانی خۆشەویست سڵاوتان لێبێت و شەوتان شاد لەم بەشە لە بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە بەرنامەی ڕاستەوخۆدا هەواڵەکانتان پێشکەشەکەم. بەیاننامەی هەدایەکان و بنەماڵە دادخوازەکانی شۆڕەشی ژینە بە مەبەستی پشتیوانی لە ناڕزایەتیەکانی خەڵک. بەپێی هەواڵی گەیشت و هەدایەکان و بنەماڵە دادخوازەکانی شۆڕەشی ژینە بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک سەرەڕای پشتیوانی لە ناڕزایەتیەکانی خەڵک لە ئێران و کوردستان بە بوتنەوە و ئیدانەکردنی سەرکوتی ناڕازیان دەکەن. بەپێی راپۆرتەکان لە بەیاننامەکەدا ئاماژەباوەکراوەکە دایکان و بنەماڵە دادخوازەکانی شۆڕەشی ژینە لە شاری سنا سەرەڕای خەم و پەژارەی ڕۆڵەکانیان کە لە ڕەوتی شۆڕەشی ژنجیان ئازادیدا گیانیان بەخت کردووە پاڵپشتی لە خەڵکی ناڕازی دەکەن و جەخ لەسەر ئەوە دەکەنەوەکە خۆپێشاندانی خەڵک بە مەبەستی وەجێهێنانی مافەکانیان ڕەوایە و پێویستە لەلایەن هێزەکانی ڕژیمەوە سەرکوت نەکرێت. هەروەها لە بەردەوامی بەیاننامەکەدا ئاماژەباوەکراوەکە کوشتنی خەڵکی ناڕازی لە خۆپێشاندانەکاندا بە پێچەوانێ مافەکانی مرۆڤە و جەنایەتێکی ڕوونەکە پێویستە کۆتایی پێبهێنرێت. ڕەوانەکردنی چەکدارانی حەشتی شەعبی بۆ سەرکوتی خەڵکی ناڕازی لە ئیلام. بەپێی دوایین زانیاریەکان ڕژیمی جەنایەتکاری کۆماری ئیسلامی لە دوایین هەوڵەکانیدا بۆ سەرکوتی ناڕازیان لە ئێران و کوردستان لانی کەم 800 چەکداری حەشتی شەعبی ڕەوانەی پارێزگای ئیلام کردووە. بەپێی راپۆرتی گەیشت و بە لانی کەم 100 ئۆتۆمۆبیلی هێزی تایبەتی سوپای پاسداران لە تەرانەوە کە چەکی قورسیان لەسرە ڕەوانەی پارێزگای ئیلام کراون. شایانی باسیشە لە ڕۆژانی ڕابردوودا ئابدانان و سەراوڵای ئیلام بە تەواوەتی لەلایەن خەڵکی شۆڕەشگیری و شارانەوە کۆنترۆڵ و هێزە جەنایەتکارەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بەدیلگیران. ئەمە لە کاتێکدایەکە خەڵکی ناڕازی لە ئەو شارە سەرەتا بەتەنیا بەهۆی خراپی دۆخی ژیان و معیشەتیان ڕژانە سەر شەقامەکان و لە چەندی یاشتی خوازانەدا خوازیاری وەجیهاتنی مافەکانیان بوون، بەڵام هێرشیم بە توندی هێرشیان کردە سەر ناڕازیان و
تەنانەت هەوڵی ڕفاندنی بریندارانیان لە نەخۆشخانەکانی و پارێزگایەدا. هێرشی چەکدارانی سەر بە حکوومەتی کاتی سووریا بۆ سەر حەلەب. شەوی ڕابردوو چەکدارانی سەر بە ڕژیمی کاتی سووریا بە چەکی قورس هێرشیان کردووەتە سەر ناوچەکانی شێخ مەخسوود و ئەشرەفیە لە حەلەب. بەپێی راپۆرسەکان لە هێرشەکاندا لانیکەم 5 هاوڵاتی کە بریتین لە 2 منداڵ 2 ژن و ئەندامێکی یاسایشی ناوخۆی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا گیانیان لەدەستاوە و هەروەها 46 کەسی دیکەش بە سەختی بریندار بوون. شانی باسا هێزەکانی سووریای دموکراتیک لە وەڵامی هێرشەکاندا چەندین بنکە و بارەکەی چەکدارانی سەر بە حکوومەتی کردووەتە ئامانج بە دەیان کەس لە بەکرێگیراوانیش کوژراون. ماگرتنی سەراسەری لە شەرە جیاوازەکانی ئێران و کوردستان. ڕۆژی چوارشەممە حەڤزەی بەفرامباری 1404 هەتاوی خەڵکی ناڕازی دژ بە خراپی دۆخی ژیان و معیشەتیان لە چەندین شاری کوردستان و ئێران دوکانەکانیان داخست و کۆبوونەوە. بەپێو وێنە و ڤیدۆیانێک کە بەدەستمان گەیشتوون خەڵک لە شارەکانی کرماشان، قەزوێن، تەورێز، ورمێ، تاران و چەندین شاری دیکە بەمبەستی دەربڕینی ناڕزایەتی دژ بە دەسەڵاتی گەندەڵ و جنایەتکاری ڕژیمی کۆماری ئیسلامی دوکانەکانیان داخستووە و خوازیاری هەڵوەشانەوەی ئەو ڕژێمە بوون. بەپێی هەواڵی گەیشتوو بازاڕی گەورەتی تاران و هەروەها بازاڕی زیاڕی تاران بە تەواوەتی لەلایەن کاسبکاران و دوکاندارانی ئەو شارەوە داخراوە و هاوڵاتیان پاش داخستنی دوکانەکانیان کۆبوونەتەوە و خوازیاری کۆتایی هێنان بە سەرکوتی خەڵکی ناڕازی بوون. بەربەڵاوتربوونەوەی ناڕزایەتی خوێندکاران لە چەندین زانکۆی ئێران و کوردستان. ڕۆژی ڕابردوو خوێندکارانی دەیان زانکۆ لە ئێران و کوردستان بەمبەستی پشتیوانی لە خۆپێشاندانەکانی ڕۆژانی ڕابردووی خەڵکی ستەم لێکراو کۆبوونەوە. بەپێو وێنانەی بەدەستمان گەیشتوون خوێندکاران لە زانکۆکانی ئازادی کرماشان، ئازادی زەنجان، قۆم، عەلامە، شیراز، عەلم و سەنعەتی ئیسفەهان، سمنان و دەیان زانکۆی دیکە بە وسنەوەی دروشم دژ بە کۆماری ئیسلامی و ڕێخستنی چەندین ڕێپێوان خوازیاری کۆتایی هاتنی سەرکوتی دڕندانەی خۆپێشاندەران لە ئێران و هەروەها سزادانی تاوانبارانی دژ بە خەڵک بوون. هەروەها جەخ لەسەرەوە کراوەتەوەکە لە ڕۆژانی داهاتوودا ناڕزایەتیەکان بەربڵاوتر دەبێتەوە و پەیوەست بە خۆپێشاندانی خەڵک لە سەرشەقامەکانی شارەکان دەبن. بەیاننامەی 555 معەلیم لە ئێران بەمبەستی پشتیوانی لە خۆپێشاندانەکانی خەڵک. ڕۆژی ڕابردوو 555 معەلیم لە ئێران بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک سەرەڕای پشتیوانی لە خەڵکی ناڕازی جەخ لەسەرەوە دەکەنەوە کە تەنها بە هەڵوەشانەوەی ڕژیمی کۆماری ئیسلامی دۆخی ژیانی خەڵک باشتر دەبێت. بەپێی راپۆرسەکان لە بەیاننامەکەدا مەژەبەوە کراوەکە کێشەی خەڵک بە تەنها کێشەی ئابووری و معیشەتی نییە، بەڵکو ڕژیمی کۆماری ئیسلامی لە ماوەی چواردەی ڕابردوودا نەک تەنیا توانایی چارەسەرکردنی کێشەکانی خەڵکی نەبووە، بەڵکو ڕۆژ بە ڕۆژ قێران لە ئێران قوڵتر بووەتەوە و کوشارێکی زۆرتری ئابووری خراوەتە سەر خەڵکی ئێران. لە بەردەوامی بەیاننامەکەدا جەخ لەسەرەوە کراوەتەوە کە کێشەکە لە پێکهاتەی سیاسی و کۆمەڵایەتی کۆماری ئیسلامیدایە و تا کاتێک کە ئەم ڕژێمە دەسەڵاتی بەدەستەوە بێت دۆخی ژیانی خەڵکیش باشتر نابێت. مانگرتنی کرێکارانی پاڵاوگەی پارسی جنوبی. ڕۆژی ڕابردوو کرێکارانی شاغڵ لە پاڵاوگەی پارسی جنوبی سەرەڕای پشتیوانی لە خۆپێشاندانی خەڵک لە ئێران دژ بە خراپی دۆخی ژیان و معیشەتیان دەستیشیان لە کارکێشایەوە و کۆبوونەوە. بەپێو وێنانەی بەدەستمان گەیشتوون کرێکارانی ناڕازی بە وتنەوەی دروشم دژ بە دەسەڵاتی گەندەڵی ڕژیمی کۆماری ئیسلامی و ناکارامەی بەرپرسان، خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێ ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمنی شوێنی کار و ئیمکاناتی ڕەفاهی، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، بەکردەوە دەرهاتنی یاسای 15 ڕۆژ کار و 15 ڕۆژ پشودان، کۆچای هاتنی سەرکوتی دڕندانەی خۆپێشاندەران لە ئێران و هەروەها پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکانیان بوون. بینەرانی خۆشەویست، زۆر سپاس کە بینەری خەبەرەکان بوون. بە دوای هەواڵەکاندا
هەواڵێکی تر هاتووەکە لەلایەن سازمانی ڕاهی کارگەر پەیامێکمان هەیە کە بە زمانی فارسیە بۆتان دەخوێنمەوە کە لە مانگرتنی بەیانی واتە ڕۆژی پێنجشەمە پشتیوانیان کردووە. ئەگەر هاوڕێیانم بڵێ از اعتصاب عمومی کردستان در روز پنجشنبه 18 دی ماه حمایت می‌کنیم. سازمان راه کارگر در راستای تقویت و گسترش خیزش عمومی مردم ایران از همه اشکال مبارزه از جمله اعتصاب‌های محلی، صنفی و سیاسی، تحصن‌ها، اعتراض‌ها و تظاهرات خیابانی پشتیبانی می‌کند و خواهان سراسری و توده‌ای شدن مبارزه در سراسر ایران و به میدان آمدن وسیع‌تر ملیت‌های تحت ستم میباشد. در همین چهارچوب ما پشتیبانی کامل خود را از اعتصاب روز پنجشنبه 18 دی ماه کسبه و مردم کردستان اعلام می‌کنیم. حضور پررنگتر کردستان همان گونه که در خیزش زن زندگی آزادی نشان داد می‌تواند به تقویت جنبش سراسری مردم ایران یاری رساند. زنده باد آزادی، زنده باد سوسیالیسم. بەڵێ بینەرانی خۆشەویست زۆر سپاس کە تاکو ئێستا بینەری بەرنامەی ڕاستەوخۆ بوون ناوبڕێک وەربگرین اینجا خەبەرەکانی بەشی فارسی پێشکەشتان دەکرێت ماڵەوە.
شێری ژیانی بەخشندەی ماڵ و سال و جان 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 ڕۆڵەی کارگەری باڵە و ڕەنجەری مێژ و ناشێنایی تاجانمان مابێت بیر نامێشکابێت هەوڵدان تێکۆشان بۆ ژان 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 پیشەی ئێمەیە ڕێگەی ئێمەیە ناگەینا دوایی دێن نەتاقیڕێت نادووری دێت سەرماو بسێتی و ئازاری ژان 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 نامان ڕووخێنێ بیرمان نافێنێ دوایمان پێ ناهێنێ خوێنی شاهیدان ئەو تۆوەی ڕووان هەزاران گوڵی سووری جوان 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 مەشغەڵ بەدەستن یەک بیر و هەستن تا سەرکەوتن ناوەتن پارتیزانی شێری ژیانی بەخشندەی ماڵ و سار و جان 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 ڕۆڵەی کارگەری باڵە و ڕەنجەری مێژ و ناشێنە بینندگان عزیز، درود و وقت بخیر. در این بخش از برنامه در خدمت شما هستم برای تقدیم خبرهای امشب. گسترش اعتراضات خیابانی و اعتصاب بازاریان در ده‌ها شهر ایران. خیزش سراسری مردم ایران در 11مین روز خود با اعتراضات خیابانی و گسترش اعتصاب بازاریان از رشت، تبریز تا بندرعباس، شیراز، مشهد و کرمان ادامه یافت. در تهران اعتصاب کسبه بازار بزرگ، تجمع شهروندان در محله یافت‌آباد و راهپیمایی بازاریان حصارک کرج گزارش شده است. در رشت معترضان با شعارهایی چون نترسید نترسید، ما همه با هم هستیم در خیابان‌ها حضور یافتند. بازار تاریخی تبریز هم شاهد اعتصاب گسترده کاسبان بود که به نشانه حمایت از اعتراضات سراسری فعالیت‌های خود را متوقف کردند. در استان گیلان شهروندان چابکسر تجمع اعتراضی برگزار کردند و معترضان در فسا با شعار خامنه‌ای قاتله، حکومتش باطله به خیابان آمدند. پردنجان در چهارمحال و بختیاری و خیابان‌های مختلف شیراز نیز شاهد تجمعات اعتراضی بود. در شیراز نیروهای انتظامی امنیتی با شلیک گاز اشک‌آور به معترضان واکنش نشان دادند و معترضان با آتش زدن لاستیک‌ها مقاومت کردند. در لردگان اعتراضات با سرکوب شدید و شنیده شدن صدای تیراندازی همراه بود. همزمان شهروندان در مشهد، بندرعباس، کرمان، نیشابور، قزوین، فلاورجان، آبادان و دیگر شهرها راهپیمایی و تجمع اعتراضی برگزار کردند.
پیوستن کارگران پارس جنوبی به اعتصابات سراسری. همزمان با ادامه اعتراضات سراسری در ایران، کارگران پالایشگاه 12 پارس جنوبی روز چهارشنبه 17 دی ماه با توقف کار و برگزاری تجمع اعتراضی به اعتصابات سراسری پیوستند. بر اساس گزارش‌های منتشر شده، کارگران معترض خواستار رسیدگی فوری به مشکلات معیشتی، بهبود شرایط کار و تأمین حقوق و مطالبات خود شدند. پیوستن کارگران پارس جنوبی به موج اعتصابات همزمان با اعتراضات گسترده مردمی در شهرهای مختلف کشور نشانه‌ای از گسترش دامنه نارضایتی‌ها از سطح خیابان‌ها به مراکز صنعتی و اقتصادی ارزیابی می‌شود. اعتصاب در پارس جنوبی در حالی رخ داده است که طی روزهای اخیر شماری از بازاریان، کارگران و اقشار مختلف اجتماعی نیز با تعطیلی محل کار و تجمع‌های اعتراضی حمایت خود را از خیزش سراسری اعلام کردند. تداوم اعتراض دانشجویان در 11مین روز خیزش سراسری. همزمان با 11مین روز اعتراضات سراسری در ایران، دانشجویان چندین دانشگاه در شهرهای مختلف با برگزاری تجمع و راهپیمایی اعتراضی حمایت خود را از خیزش مردمی اعلام کردند. دانشجویان دختر دانشگاه آزاد قم با تجمع مقابل درب ورودی این دانشگاه با سر دادن شعار دانشجو میمیرد، ذلت نمیپذیرد به صف معترضان پیوستند. در استان زنجان، دانشجویان دانشگاه آزاد این شهر با برگزاری تجمع اعتراضی شعارهای امسال سال خونه، سیدعلی سرنگونه و فقر و فساد گرونی میریم تا سرنگونی را سر دادند. همچنین دانشجویان دانشگاه سمنان تجمع اعتراضی برگزار کردند. تصاویری که از این دانشگاه منتشر شده، حضور دانشجویان در محوطه دانشگاه و سر دادن شعارهای اعتراضی را نشان می‌دهد. در کرمانشاه هم دانشجویان دانشگاه آزاد در محدوده این دانشگاه شعار مرگ بر دیکتاتور را سر دادند. همزمان دانشجویان دانشگاه سوره علیرغم فشار حراست و احضار دانشجویان دست به تجمع اعتراضی زدند و شعارهایی از جمله اوین شده دانشگاه، تهران شده بازداشتگاه سر دادند. موج تازه سرکوب فرهنگیان همزمان با خیزش سراسری. همزمان با تداوم خیزش سراسری در ایران و ادامه فشارهای امنیتی علیه معلمان و فعالان صنفی، روز چهارشنبه 17 دی ماه 2 معلم بازنشسته به طور جداگانه در تهران بازداشت شدند. بر اساس گزارش شورای هماهنگی تشکل‌های صنفی فرهنگیان ایران، حمید رحمتی، عضو هیئت مدیره کانون صنفی معلمان شهرضا و ابوالفضل رحیمی‌شاد، معلم بازنشسته و فعال سیاسی، هر یک در منزل شخصی خود و بدون ارائه حکم قضایی بازداشت شدند. تشکل‌های صنفی فرهنگیان ایران با محکوم کردن این بازداشت‌ها هشدار داده است که تداوم چنین رویکردی می‌تواند به افزایش نارضایتی و گسترش اعتراضات در میان فرهنگیان و دیگر اقشار جامعه منجر شود. امتناع بازیکنان تیم ملی فوتبال از خواندن سرود جمهوری اسلامی. تصاویر منتشر شده از دیدار تیم ملی فوتبال امید ایران برابر کره جنوبی در جام قهرمانی آسیا نشان می‌دهد که بازیکنان تیم ایران هنگام پخش سرود جمهوری اسلامی از همخوانی آن خودداری کردند. در این تصاویر ملی پوشان با چهره‌هایی مغموم و سکوتی معنادار تنها به سرود پخش شده در ورزشگاه گوش می‌دهند. صحنه‌ای که از سوی بسیاری از کاربران به عنوان نشانه‌ای از همدلی بازیکنان با اعتراضات مردمی تعبیر شده است. این در حالی است که فدراسیون فوتبال ایران همواره بازیکنان تیم‌های ملی در رده‌های مختلف را ملزم می‌کرد تا همراه با سلام نظامی سرود جمهوری اسلامی را به صورت جمعی همخوانی کنند. انتشار این تصاویر بار دیگر نقش ورزشکاران را در بازتاب نارضایتی‌های اجتماعی و سیاسی برجسته کرده و واکنش‌های گسترده‌ای را در میان افکار عمومی برانگیخته است. بازداشت و احضار 70 فعال فضای مجازی در ورامین.
فرمانده انتظامی رژیم در ورامین از بازداشت و احضار ده‌ها تن از فعالان فضای مجازی در این شهرستان خبر داد و مدعی شد این افراد با فعالیت‌های خود در صدد ایجاد ناامنی بودند. فرمانده انتظامی ورامین اعلام کرد که 70 نفر از فعالان فضای مجازی در این شهرستان بازداشت و یا احضار شدند. به گفته او این افراد به انجام اقدامات تحریک‌آمیز و تشویش اذهان عمومی متهم هستند. وی افزود پرونده این افراد تشکیل شده و در حال رسیدگی است. تا لحظه تنظیم این خبر جزئیات بیشتری درباره هویت بازداشت شدگان، زمان بازداشت و مرجع قضایی رسیدگی کننده منتشر نشده است. اجرای حکم اعدام 11 زندانی در زندان‌های مختلف ایران. در ادامه اجرای احکام اعدام در زندان‌های ایران روز چهارشنبه 17 دی ماه دست کم 11 زندانی از جمله یک زن در زندان‌های چندین شهر کشور اعدام شدند. بر اساس این گزارش هویت 10 تن از زندانیان سبحان یگانه، خدامراد همتی، بهزاد علیپور، داوود باقرزاده، سهیلا عزیزی، مسیب چمنی، بهمن یاربیگی، باقر بازوند، الماس مهدی نژاد و روح الله آقاپور اعلام شده است. حکم اعدام این 11 زندانی که عمدتاً به اتهامات مرتبط با جرایم مواد مخدر و قتل صادر شده بودند، در زندان‌های شیراز، کاشمر، شهر کرد، بوشهر، مشهد، چابهار، دامغان، ملایر، سبزوار و مهاباد به اجرا درآمد. و عنوان آخرین خبر، حمایت تشکل‌های صنفی از خیزش سراسری مردم ایران. همزمان با 11مین روز اعتراضات و اعتصابات سراسری در ایران، تشکل‌های صنفی و مدنی با صدور بیانیه‌های جداگانه حمایت خود را از جنبش اعتراضی مردم اعلام کرده و بر تداوم مبارزه برای آزادی، برابری و عدالت اجتماعی تأکید کردند. سندیکای کارگران شرکت واحد اتوبوسرانی تهران و حومه با انتشار بیانیه‌ای ضمن اعلام همبستگی با مبارزات مردم علیه فقر، تبعیض و سرکوب تأکید کرد که این جنبش‌ها نه برای بازگشت به گذشته، بلکه برای ساختن آینده‌ای مبتنی بر آزادی، برابری، عدالت اجتماعی و کرامت انسانی شکل گرفتند. این سندیکا با رد هر گونه رهبرتراشی از بالا، اتکا به قدرت‌های خارجی و یا جناح‌های درون حاکمیت، راه رهایی را در اتحاد، همبستگی و سازمانیابی مستقل و آگاهانه مردم و طبقه کارگر دانست. همزمان انجمن صنفی معلمان شهرستان نورآباد ممسنی نیز با صدور بیانیه‌ای اعتراض به ناکارآمدی حکومت و نقد شرایط موجود را حق قانونی مردم ایران دانست و ضمن محکوم کردن برخورد با معترضان خواستار آزادی بی‌قید و شرط بازداشت شدگان شد. بینندگان عزیز، ممنون از همراهی شما. تا دیداری دیگر، بدرود.
مبارز. فردا نه با فریادهای تنها که با ایستادن جمعی در اعتراض به انواع ستم در کردستان و در حمایت از خیزش سراسری دیماه 1404 با شعارهای نان، کار، آزادی و زن، زندگی، آزادی. چرخ تولید و خدمات را متوقف می کنیم تا چرخ استثمار، استبداد و زور بایستد. کرکره های بازارها و مغازه ها را پایین می کشیم. در اداره ها صندلی ها را خالی می گذاریم. کلاس های درس را خلوت گذاشته و در حیاط جمع شده و اعتراضمان را نشان خواهیم داد. ما رانندگان تاکسی و حمل و نقل سویچ ها را زمین می گذاریم تا همه بدانند که ما به ستم و استثمار در کردستان و سایر مناطق ایران نه گفته و به مبارزه علیه آنها با صدای بلند بله میگوییم. پس مبارزین و معترضین، فردا همه با هم در اعتصاب عمومی در کردستان شرکت میکنیم. اعتصاب عمومی یعنی یک صدا، یک تصمیم، یک قدم رو به آزادی. انقلابیون و مبارزین در کردستان میلیتاریزه در کنار همگان در سراسر ایران میرزمند و به پیش میروند. اعتصاب عمومی در کردستان. قدرت ما در ایستادن جمعی است. مردم مبارز کردستان 7 حزب کردستانی فراخوان دادند روز پنجشنبه 18 دی ماه اعتصاب عمومی است. این روز نشان دادن اعتراض علیه استثمار شدید و ستم ملی در کردستان و همبستگی مبارزاتی با زنان و مردان در سراسر ایران می باشد. قدرت ما در همبستگی است. اگر همه بایستیم چرخ سرکوب از حرکت می ایستد. کارگران مناطق صنعتی، منطقه را یک پارچه تعطیل کنید. خط تولید وقتی می ایستد که کارگر تصمیم بگیرد. اتحاد شیفت ها و واحد ها قدرت واقعی شماست. کی شورشگیر و خباتکاری کردستان وی رای ریز و سلاوم من احمد صالحی اندامی کمیته ناوندی کۆمەڵە و یەکێک لە نوێنەرانی کۆمەڵە لە ناوەندی دیالۆگ بۆ هاوکاری هێز و لە ناوسیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە بە هاوکاری یەکتر پرۆژەی مانگرتنمان ڕێکخستووە. سەرەتا لە قوڵایی دڵەوە درود و سڵاو دەنێرم و ڕێز دەگرم لە یادی هەموو ئەو خۆشەویستانەی کە لە پێناو ئازادی و ڕزگاری لە دەست زوڵم و ستەم و نابەرابەریدا گیانی شیرینیان بەخت کردووە. بە تایبەت ئەو ئازیزانەی کە لە نەڕازایەتیەکانی ئەم چەند ڕۆژە لە ناوچەکانی کرماشان و مەلکشایی و لورستان و شوێنەکانی دیکەی ئێران کەوتنە بەر هێرشی درەندانەی هێزە جنایەتکارەکانی کۆماری ئیسلامی و جانی عزیزیان فدا کرد. هەروەها هاوخەمی دەردەبڕم بۆ بنەماڵە داخدار و سەربەرز و سەرفرازەکانیان. من لەو مەجالە کورتەدا سەرەتا دەمەوێت بڵم کە کوردستان هەمیشە لە ڕێزی پێشەوەی خەبات لە دژی دیکتاتۆری و سەرکوت بووە و لە هەر قۆناغێکدا تاکتیک و شێوەی گونجاوی لەگەڵ بارودۆخەکە ڕەچاو کردووە. هەردەم کڵای مقاومەت و خۆڕاگری و بەرخۆدان بووە و ئێستاش هەیە. لە نەورۆزی ئەو ساڵەوە تاکو ئەمڕۆ کوردستان نیشانی داوە کە تا چ ڕادەیەک لە هەموو مەجالێکدا دەزانێت چۆن و بە چ شێوەیەک ئیرادەی خۆی لە ئاستی جەماوەریدا بە شێوەی مەدەنی و وشیارانە نیشان بدات. کوردستان ئێستاش و لەو ساتە وەختەشدا ئەو زەرفیەت و توانایەی هەیە کە پێشڕە و
پێشەنگ و لانکەی شۆڕش و گوڵی سەر تۆپی خەبات و مقاومەت بێ وەکەمیشە. خەڵکی خۆڕاگەر و شۆڕژگەری کوردستان بە لەبەر چاوگرتنی ئەو بارودۆخە نوێیە لەسەر بانگەوازی حەوت لەو حیزبە سیاسیانە کە لە کوردستان چالاکیان هەیە، ڕۆژی پێنجشەممە 18 بەفرانبار دیاری کراوە بۆ مانگرتنی گشتی و پشتیوانی و لێگرێدانی ئەو احتراز و ناڕەزایەتیانەی لەسەر تاسەری ئێران لەکایەدایە. زۆر ڕێکراوی چەپ و تێکۆشەر لە ئاستی ئێرانیشدا پشتیوانی ئەم بانگەوازایان کردووە. با ڕۆژی پێنجشەممە بە نەچوونە سەرکار و داخستنی دوکان و بازار و لە ماڵدامانەوە پەیامێکی سیاسی بە هێزی دیکە بنێرین بۆ هاوچار نووسەکانمان لەسەر تاسەری ئێران و بڵێن کە کوردستانی شۆڕژگەر قەڵای لەشکان نەهاتوو پاڵە پشت و هاوخەباتتانە وەکو هەمیشە. خۆشەویستان، مانگرتن بەرزترین ئاستی هوشیاری سیاسیە، چونکە نیشانی داوە و نیشان دەدات کە چەک و زیندان و زەخت و زۆر و داپەڵۆسین ناتوانن بەرامبەر بە ئیرادەی گەلێک بوەستنەوە کە بڕیاری داوە دەستەکانی لێک گرێدا و کار بۆ بەردەوامی زۆر وستەم نەکات. وەرن با بەسەرخستنی مانگرتنی گشتی ڕۆژی پێنجشەممە 18 بەفرانبەر بکەینە ڕۆژێکی مێژووی دیکە لە خەباتی شۆڕژگەرانەی خەڵکی کوردستاندا. شاد و سەرفراز و سەرکەوتوو بن.